ئەم کاتتان باش و سڵاوتان لێبێ من دیدار جەلالم لە وانەیە ئەمڕۆی فیلم سازان لە گەڵتانە بم بۆ باسکردنی بابەتێکی سینەمای تازە کە ئەویش کێشەی بازاڕی سینەمای کوردیە. خۆشحاڵە بم کە ئەمڕۆ لە گەڵتانە بم. باس لە فیلمی کوردی ئەەکەین هەندێک جار زۆر کات پرسیارەتە بەردەممان کە بۆچی فیلمێکی کوردی باشمان نییە یاخود ئەگەر فیلمێکی کوردی باشمان هەبوو بۆچی زۆر کەمن ژمارەیان یاخود ئەگەر کەمیش بن ڕخنێکی زۆری لێ ئەگیرێت لەو فیلمانە کێشەکە ئەگەڕێتەوە بۆچی ئایا کێشەکە ئەگەڕێتەوە بۆ نەبوونی بودجە یاخود کێشەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پشتیوانی ئەکسپۆنسەرێکی باشی نییە یاخود سیناریۆیەکی باشی نییە یاخود دەرهێنەرێکی باشی نییە یاخود گروپێکی کامێراسازی باشی نییە ئەکتەرەکان کێشەیان هەیە هەموو پرسیارانەیە بەردەمان بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە نابێن کوڵی لەوەش بکەین کە فیلمی باشیشمان هەیە فیلمی نەک باش زۆر باشیشمان هەیە کە جێگەی دەستخۆشیە بەڵام کێشەکە ئەوەیە کە بۆچی ئەم فیلمە باشانە بڵین بەردەوام نابن یاخود ئەم ڕەوتە بۆ گەشەی نەکردووە یاخود ئێمە لە کوردستان لە هەرێمی کوردستانە لەگەڵ بوونی ئەم فیلمە باشانە بۆچی بەرەو پێشەوە ناچین و ژمارەیان زیاد بکەین لەم وانەی ئەم شەوی فیلم سازانە لەگەڵ سەرکەوت تارەوە بە بۆچوونێکی ئەو هۆکارانی کە ئاستەنگن دەیخاتە بەرباس لە هەمان کاتیش بڕگە لەگەڵ ئێوەدا دەبین هەر کەسێک کە بیاوێت بەشداریمان لەگەڵا بکە و کۆمنتێکی هەبێ بەردەوامە بین لەگەڵتانە و بەشدار بن بە خۆشحاڵیەوە پێکەوە من و بەڕێز سەرکەوتارۆ ئێوەش بەرنامەکە جوانتر دەکەین و گفتوگۆی لەسەر دەکەین کاک سەرکەوتم کاتەوە باش و سڵاوت لێبێ خۆشحاڵم کە ئەم شەویش لەگەڵ تا بم لەم وانەیە ببوورە کاک سەرکەوت من گوێم لە دەنگی تۆ نییە چاوەکەمی دیدارجان داوای لێبوردنەکەم زۆر سپاس ئەم کاتەوە باش لای ئێمە شەوە ناتوانم بڵێم شەو باش ڕۆژ باش هەر کاتێک بێ هەروە باشترە بڵێن ئەم کاتتان باش ئەم کاتەی تۆش باش بەڕێزی برادرانمانە بێ لە ئوسترالیاوە بێ لە جێی ترەوە بێ کاتەکان جیاوازە ئەگۆڕێت چونکە بە بۆنەی سۆشیال میدیاوە ئەمڕۆ دنیایەکی کەیە لە زۆر لاوە هەمووان کۆبوونێتەوە بە بۆنەی سۆشیال میدیاوە منیش چاوم ڕوون خۆشحاڵم کە خوشکەزایەکی عەزیزم لەگەڵ مایە ئەمڕۆ و بەو سەلیقەیەتەوە لەگەڵ مای زۆر سپاس کاک سەرکەوت دەست بەوانەکە ئەەکەین بە تێڕوانینی جەنابەت لەم وانەیە ئێوە زیاتر دەیبەستنەوە بە بازاری فیلمسازی بۆچی بازاری فیلمسازی خۆی لە ڕاستیە سینەما پێکهاتەیەکی سێکوچکەییە با بڵێن فیلم هۆڵ ڕوانەر بینەر یانە هیچیان بەبێ یەک نابن بۆ نمونە هۆڵ بێ فیلم ناتوانیت بێ فیلم و بینەر ڕوانەر هۆڵ هیچ داهاتێکی نابێت خۆی لە ڕاستیە بۆ بازرگانی سینەمایی بنیادنراوە ئەمە بەبەستم لە هۆڵی سینەماییە هۆڵی شانۆ ناڵێن یا هۆڵی ئاهەنگ و داوەتەکان ناڵێن باسی ئەوانە ناکەم ڕوونە بەڵێ باسی هۆڵی سینەمایی یەکەم چونکە هۆڵ تایبەتمەندیەکی زۆر جیاوازی هەیە بۆ بینینی فیلم تاکەش لەگەڵ ئەوەی ئەو سۆشیال میدیا لە ڕێی سۆشیال میدیا و ڕوانەرێک بینەرێکی زۆر هەیە بۆ فیلم بەڵام هێشتا هۆڵ کاریگەریەکی سەرەکی لەسەر داهاتی فیلم هەیە ئەی بینە سەر باسی فیلم با بڵێن فیلم و ڕوانەر فیلم و بینەر ئەم دوو چەمکن بەبێ یەکتری نابن و هەردووکیان پەیوەستن بە هۆڵەوە بۆ نمونە فیلم لە دوو ئامانجە خۆیە بینێتەوە یەک بە مەبەستی هوشیارگەری و زانینگەری و ئاسوودەگەری سایکۆلۆجی یعنی ئەبێ لە ڕووی دەرونیەوە ڕوانەر ئاسوودە بکات دوو بە مەبەستی داهاتی بازرگانیە فیلم دەشێت ڕوانەرێکی دەستە بژێر با بڵێن نوخبە دروست بکرێت بەڵام داهاتەکەی تێچووەکەی خۆی دەرناهێنێتەوە چونکە
ئەو فیلمە تایبەتە بۆ دەستە بژێرێک بۆ نخبەیەک و لە هەمان کاتە بینەری گشتی حوسڵەی نابێ بیبینێت بۆیە فیلمی نخبە گەشەی یەجگار سستە بێت بەڵام هاوکێشەی فیلم و ڕوانەری گشتی ئەم دوانە گرێدراون بە پەنجەرەی داهاتەوە با بڵێن ئەو جێی کە پلیتەکەی لێ فرۆشرێ کە بنەمای گەشەی پیشەسازی فیلمسازیە لێرەوە ئەتوانین بڵێن تا فیلم پڕفرۆش بێت واتە بڕی ڕوانەری لە هەڵکشانە بەمە پیشەسازی سینەما ئەکەوێتە گەڕ ڕوانەر بینەر پێکهاتەی سەرەکی بژانەوەی بازاڕی فیلمە ئەمە خاڵم کرد هۆڵ و فیلم و ڕوانەر لێرە پێکهاتەی سەرەکی بژانەوەی بازاڕی فیلمە بەبێ بوونی ئەم پێکهاتەیە هۆڵ بوونی نامێنێت فیلمسازی لە گەشابێت هۆڵەکانەوەتانێ لە سلێمانی یا لە شارەکانی تر زۆربیان کران بە پارک زۆر وتیل کران بەشتی تر چونکە بۆ لەو جیانە لە سەردەمێکە ڕوانەری نەبوو بینەری نەبوو گەشەی لە هەمان کاتە سز بووە ئایا سینەمای کوردی بازاڕی هەیە تا پیشەسازی لە گەشەدا بێمە پرسیارێکە خەریکە دەبێت بە ئەزەلی لە لای فیلم سازان کاتە سینەمای کوردی بازاڕی هەیە کاک سەرکەوت با هەڵوێستەیەک بکەین بە جێبرینەکەی خۆمانە بکەین چونکە مە برینێکی گەورەیە لە جەستەی فیلمسازیە لەبەرەوەی من فیلمی زیرۆ سفر نۆم نەبینی نزیکش نەبووم لە ئاپۆرای بینەرانی و نزیک لە ئاپۆرای بینەرانی نەبووم و بۆیە ناتوانم هیچی لەسەر بڵێ بەڵام با من شایەتیەک بەم بینەری چاکی هەبووە منیش بیستم آخر منیش بیستم و ئاگام لێ بوو هەرایەک بوو ئەمە خۆشحاڵی بوو بۆ بازاڕی فیلمسازی بۆ پەیداکردنی داهات من مەبەستم ئەلەم خاڵەیە بەڵام من نەمبینی بوو بۆیە ناتوانم زۆر لەسەر چەمکەکان بڕۆم ئەمە خۆی لە خۆیان هەنگاوێک بوو هەنگاوی ئەوەی پشتیان بە خۆیان بەستە بوو و میوانداریەکی وایان کردبوو لە ڕووی سیناریۆ و دەرهێنان و هەموو چەمکەکانی تر وەرگرێکی زۆر بینەرێکی زۆر ڕووی تێکردبوو ئەمە خۆی هۆڵەکان وەکو هۆڵەکە وەکو باسییانە کرد هۆڵەکان باش بوون ئەمە پێویستی بەوەیە لەسەری بۆستین قسەی لەسەر بکەین بەڵام وە شرۆڤەی لەسەر بکەین بزانین تا چەند بڕوات تا چەند نەڕوات چی بکەین بۆ داهات و چونکە ئەوە هەنگاوێکی باشی بۆنجا بەڵام من ئەمەیە بگەڕێمەوە بۆ هەنگاوەکانی پێشووتر زمانی VHS کە ئەو کاتێتی VHS بوو کاسێتە گەورەکان و ڤیددیۆ و لە ماڵانە هەبوو و لە دو بە تایبەت لە دوای 91ەوە تاکو و فیلمی دیجیتال یعنی ئەم ماوەیە ئەبێ تۆزێ لەسەری قسە بکەین و بە تایبەت دوای ڕاپەڕین چونکە تا پێش ڕاپەڕین ڕژێمی بەعسە و بوارەی بە ئێمە نادا بەڵام لە ڕێ دوای ڕاپەڕین و ئازادیەکمان بە خۆمانەوە بینی لە دوای 91ەوە ئیتر لەو کاتانە ئێمە کۆمەڵێک گەنج لەوانە دکتۆر نیازەتیف و هاوڕێ عەزیز و فەرهاد مەحێدین و بە هاوکاری شەماڵ ئەحمەد ڕەشید ئەمانە کەوتوبوونە هۆڵی خۆ ئامادەکردن بۆ بە فیلمکردنی سیناریۆی قەرەجی مامۆستا شێرزاد حەسەن ئیتر منیش لەگەڵیانە بەشدار بووم هەر لەو کاتانە لەگەڵ دامەزراندنی تەلەڤیزۆنی گەلی کوردستان کاک عەباسی ڤیدیۆ کە بەڕێوەبەری بوو ڕۆڵێکی بەرچاوی هەبوو بۆ گەشەدانی چالاکی فیلمسازی لەم بوارەیە کۆمەڵە فیلم هات نەبوونەوە ئەسپەکەی کاکە حەمەی ئەکرەم سلێمان قەرەجی ئێمە و فرمێسکی ڕەشی کاکامەران ڕەوۆ گەڕانەوەی کاک عەتا عوسمان و دواتر بەکرد کاک بەکر ڕەشید و کاک جەلی زەنگەنە و عادل عەبدوڵڵا و نوری کاکە خان و کۆمەڵێکەمە لە سلێمانیە من باسی کەرکوب ناکەم چونکە کەرکوب هێشتا لەژێر دەستی دەسەڵاتی ڕژێمی بەعسا بوو بۆ لە هەمان کاتیشە لە هەولێر با بڵێن کۆمەڵێ برادران لەوانە کاک حەسەن عەلی و حەسەن جوودی و هەنی هاوڕیانی تریشە بوون من زۆر ئاگادار نیم و لە دووەکیش وابزانم کۆمەڵێ فلیمی تر هات نەبوونەوە
ئەمە گەشەیەکی بەخۆیەوە بینی چونکە لەو کاتەیە کاسێتەکان تۆمارەکران و کاسێتەکان داهرانە فرۆشران بە دوکانی بازاڕی ڤیددیۆکان و ئیتر بەو جیانی کە فیلمیان لێدا و لە سینەماکانە دواتر گەشتەوەی هۆڵی سینەماکان بژانەوە بە فیلمی کوردی چونکە لە هۆڵی سینەماکان لێرە کێشەیەکی هەبوو دیدارخان ئەمە بچمە سەری تەرکیز خەمە سەری تاگام لەبەرەوەی بەشی دابەشکردن بەڵێ وڵاتە عەرەبیەکان و لەوانە ئەو حکومەتێکی معتەرفی دووەلی بوو و ئەو فیلمانەی وەرەگرت و لە هۆڵەکانە دابەشێ کرد و لە هۆڵەکانە لێدرا بەڵام دوای ڕاپەڕین لە هۆڵەکانە نەما هۆڵەکان و فیلمانیان بۆ نەئەمە چۆن با بڵین ئابلوقەی ئابووری و خواردن و هەموو شتێک لەسەر بەشی هەرێمی کوردستان بوو بۆ فیلمیش لەسەر هۆڵەکان بوو پەنای بردە بەر ئەم فیلمانە ئەم فیلمی VHSانە لەوێ لێدرا ئەوە تا ڕادەیەک بازارکردنێکی بەخۆیەوە بینی پێم وا بوو شتێکی باش بوو بەڵام لێرە کێشەیەکی تر دروست بوو فیلمە جددیەکان بینەریان کەم بوو بەڵام فیلمە کۆمیدیە نا ئەکادیمیەکان ئەوەی کەسانێک چونکە کاسێتی ڤیددیۆ هەبوو کامیرەی ڤیددیۆ هەبوو زۆر کەسە لەسانە چون فیلمیانەگەر فیلمەکان هیچ بنەمایەکی ئەکادیمی نەبوو نە لە ڕووی فەنیەوە نە لە ڕووی هیچەوە بەس ئەکتەرەکانە وەستان و قسەیانە کرد و پێکەنین و نوکتە گەڕانەوەیە بوو خەڵکیش تینوو بوو تینووی نوکتە بوو تینووی و قسە خۆشانە بوو ڕویان لەو فیلمە کۆمیدیان نە ئەکادیمیانە کرد ئەمە وای کرد جددیەکان بازاڕیان نەبوو و لە هەمان کاتە ئەو فیلمانی ئێمە چونکە بە VHS گیرا و کوالیتیەکەی باش نەبوو جۆریەکەی و ئەوە جۆریەکەشی تایبەتیەکی کا بوو چونکە فیلمی VHS جۆریەکەی با بڵێن حەساسیەکەی هەزداریەکەی 125 ئەگەر سوپەر VHS بێ 625 ئەگەر یۆماتیک بێت ئەوە یۆماتیک لە 825 و 900 تی ئەپەڕێ و هەر ئەو فیلمە خامەغێرەگە کۆپی بکرێتەوە بخرێت نەقڵکرێ بۆ سەر کاسێتێکی کە لەوێ مۆنتاژ کرێت لەوێ 25 فەوتە ئیتر 25 فەوتێ 100 مایەوە ئیترە مابوو بە نوسخە ئەسڵیەکە نوسخە ئەسڵیەکەش لە بەریەک جێڕایە ئەیانگرتەوە یاندا بە سینەما و بەجێیەکانی تر ئیتر 75 بوانەمایەوە بۆیە کوالیتیەکەی جۆریەکەی باش نەبوو و نەش ئەچووە دەرەوە لە فیستیڤالەکان وەرناگیرە چونکە تا ئەو کاتە فیلمی خامی با بڵێن 35 ملیم ئەچوونە فیلمە جیهانیەکانەوە فیلمی VHS ناچوو ئیتر دواتر وای لێ هات فیلمی دیجیتال پیا بوو بەڵام تا ئەو کاتە ئەمە نەیتوانی بازاڕێک بۆ فیلمی سینەمایی دروست کات وە گەشە بەو ڕەوتە بدا کە ئێمە تەمە نامانە کرد ڕەوتەکە سست بوو لێرە گەشەی نەکرد و فیلمی جددی دروست نەبوو و دەرهێنەرە جددیەکان نەهاتنە ناوە بۆیە وای لێ هات فیلمەکانمان پەچیان کەوت زۆر باشە پەچی کەوت داهاتەکە پەچی کەوت بەڵێ باشە بۆچی نەتوانرام جۆرە فیلمە برەوی زیاتری پێ بدرێت بەڕای تۆ هۆکارەکان چی بوون لە بەردەم گرفتەکانی ئەم چەمکەی فیلمسازی پێت چۆنە بە بزانم هەنێ لە برادران پرسیاریان کردووە بەڵێ وەڵاهی من پرسیارێکە بینم بەس بەڕێزێک نووسیوەتی سڵاو و ڕێز لای من بەس ئەوە دەرکەوتووە من ئێستا سەیری هەمویانەکەم بزانم دەکەوێت زۆر باشە ئەڵێ من کۆمەڵێک فیلم دروست کردووە لەوانە دابڕان قەدەر چارەنووس کچی کافرۆش پڕفرۆشتین فیلم بوون کاکتەنیاکەریم بەڵێ لەو کاتانە منی شۆک و ئاگادارم وەکو بیستومە یعنی ئەو فیلمانە پارەی باشیان کردووە بەڵام لە چۆن نیشان دراون پڕفرۆشترین فیلم بووە ئەو پارەیە توانراوە وا لە کاکتەنیاکەریم بکات برە و بە بوارەکەی خۆی بدات ئەوە نەبەش کردووە جارێکی کە فیلمێکی کە بکات ئاخر ئەوە یەکێکە لە بنەماکانی فیلمسازی حتمەنەوە هاندانێکیشە بۆ بەڕێزی کاتێکە فیلمێکی وا بە ئەنجامەگەیەنێت بودجەیەکی باشی لە بەردەستا بێت پارەیەکی باشی لێ پەیدا بکە هاندانێکە بۆ ئەوەی کاری زیاتر و جوانتر و باشتر بکات بەڵێ آخر هەر ئەوەش نییە یعنی مەسەلەن لەوەی ئەو بڕە پارەیە بەس بەشی بژێوی ژیانی خۆی کردبێ یا بەشێوی ژیانی وەکتەرانی دەوروبەری کردبێ چونکە تۆ هەرێمەکەت
چەندێکە لە چەند شارە پێشان دراوە بە فیلمەکانی تەنیا لەوەی بەس لە هەولێرە پێشان درابێت لەوەیە لە سلێمانی پێشان نەدرابێت لە کە نەگەشتۆتە کەرکک دوهۆک مەسەلەن ئەویش کێشەیەکی کەمانەیە دوایەتە باسێکم ئێستا لەو پرسیارێکە لە دواترە مەسەلەنی نەبێت وەڵامیە دەمەوە ئەوەیەکی چکێ لە کێشەکان هەر کاکتەنیا پرسیاری چکاکە ئەم کاتە و سەردەمی خۆی کاری باش بوون بەڵام لە ڕووی کوالیتی و زۆر خراپ ئەوە شۆکاری مۆنتاژ بوو بەڵێ کاکتەنیاجان منش لەگەڵتام ئەوە گرفتەکە بوو کە باسمان کرد لەسەر حساسیەتی فیلمەکان VHS حساسیەتەکەی 125 بوو ئێمە بە سوپەر نەمانەتوانێت فیلمەکان بگرین سوپەر 625 بوو ئەگەر 100یشی بڕۆشتایە 500 مایەوە بەڵام ئەم کە ڤیددیوانە VHSانە سادە بوون 125 بوون بەس لە یەک نەقلێکە کە ئۆریجینالەکان کە لە ناو کامیرەکەیە کاسێتەکەمان هێنایە دەرەوە ئەبێ مۆنتاژ کرێت کە مۆنتاژمانە کرد ئەوە لەوێ ئەبواە نەقلیکە لەسەر کاسێتێک 25 ڕۆژ دوایش ئەو نوسخەستان داردە کە لە بەردەستمانە بوو ئەبواە کۆپی لە بەر بگرینەوە بیدەین بە خەڵک ئەویش 25 ڕۆژ 75 مایەوە بۆیە ئێستا کە سەیری فیلمی VHSەکانەکەی هەنێکیان ئەوەنە لێڵە ڕەنگەکان یاریەکەن دێنەوە چن جاری وایە دەم خوارەکەن لوت خوارەکەن ئیتر قش بەلایەکە جان بەلایەکە جل ڕەنگەکانە ڕۆن ئەمە هی کوالیتیەکەیەتی نەما بوو هەر ئەوەش وای کردبوو نە ئەگەشتە دەرەوە بەڵام چونکە 75ەکە کە لە ساشەی سینەماکان لێدرا ئەوە یان ئەنێرا بۆ جێیەکان لێدران یان خەڵک بەردەستیەکەوت ئەوە باش بوو بەڵام اینی کەشمانە بوو ئەبواە بە قولۆڵا و ئەحەد و خوا بکە و دەی خوایە تێک نەچێ هەرەوەرە تەزانی عەدەسەی هینەکە شوختێکی تێکرد یەک خەلەلی گەورەی تێکرد ئیتر یاری بە فیلمەکە کرد چونکە فیلمەکان مغناتیسی بوون یعنی پێنج ملیم نەبوو ئەمەش خەلەلێکی کە بوو هۆکارێکی تر یەک کۆمنتی کەشمان هەیە حەمە سوار عەزیزاڵێ سەرەتایەکی باش بوو بەڵام بەداخەوە بەهۆی کۆمەڵێک کاری زۆر خراپ و بازاڕی بینەر دوورکەوتەوە ئەگەر ڕەوچەکە بە شێوەیەکی باش بەرنامە ڕێژکرابایە بنیادی سینەمای کوردی دروست دەبووە ئەمە ڕای حەمە سوار عەزیزە منیش آخر لەگەڵە و بۆ چونەی کاک حەمە سوارم چونکە تۆز ئێستا پێش ئێستا باسم کرد وتم فیلمە جددیەکان وای لێ هات خەڵک زۆر بۆی ناچوون بەڵام کۆمیدیە نا ئەکادمیەکان یعنی وەکو وتم فیلمیتیا بوو هەر فیلم نەبوو بەس کۆمیدی بوو نوکتە گێڕانەوە بوو خەڵکیش لەو کاتەیە شەڕی براکوژی بوو گرانی بوو ئیتر تینوو بوو بۆیە ئەچون بۆچی ئەچون بۆ فیلمێک بەس بیهێنێتە پێکەنین یعنی شاڵە فیلمەکانی کۆشکۆڵ بوو نایە کەشکۆڵ هەمووی ئەکادمی بوو هەمووی جوان بوو تەنز ئامێز بوو و کەسانێکی پسپۆری باش لە پشتیەوە بوو بەڵام ئەمانە هاتن وەکو کەشکۆڵ تەقلیدی کەشکۆڵیان کرد بەڵام بە سەقەتی لەگەڵەوەشە کۆمەڵە فیلم هەبوون دەرهێنەرەکانمان مەسەن کاک جەلی زەنگەنە فیلمێکی کرد لەوانەی خولە پیزە مەسەلە پشتی بە کاک مستەفا ئەحمەد بەست و کاک مستەفا ئەحمەد و کۆمەڵی ئەکتەری کەوت گروپێکی باشی لەگەڵا بوون هەرچەنێوەکو بیست بوو من خۆم نەمبینێڵەن تامی کۆمیدیتیا بوو بەڵام باشی بۆ خۆی دروست کرد هەنێ لەو فیلمانە هەبوون بەڵام وەکو کاک حەمە سوار وتی ئەمە پرسیارێکی کەشی هەیە هۆکارەکان زیاترەوە بوون بینەرە جددیەکەمان نەبوو زیاتر لای فیلمە خراپەکانە بۆیە بینەری باش ڕەوانەوە لەو بابەتانە بەڵێ پرسیارێکی کەشی ئەڵێ ئێستا خەریکە و دیاردەیە لە شانۆدا دەردەکەوێت هیوام وایە وەک سینەما بەکاری ئاستنزم و بازاری لەبار نەبرێت بەکاری ئاسنیزم و بازاری لەبار نەبرێت مەبەستی ئەوەیە بەڵێ منیش لەگەڵ هەمان بۆ چونم ئەوە ماوەیە کە بوو بەڵام خۆ کاک حەمە سوار خۆی ئاگای لێ من لەوێ نیم ئەو زیاتر ئاگایەدارە و ئەو ڕەخنە گرێکی شانۆیی ئەکادمی لێ هاتووە خۆوە تا شانۆیی باو کرایەکێک بوو لە شانۆ جددیەکان و ڕوانەرێکی باشی هەبوو و شانۆیی زەلکاو کرا کاک کامەران ڕۆڤ دەرهێنەری بوو ئەوەی باوک کاک سەدیق عەزیز دەرهێنەری بوو ئەوەی کاک زەلکاو خۆ لە سلێمانی و لە هەولێر پێشکەش کرا بینەرێکی باشی بوو لەم دوایانەوە تا شانۆیەکی کەی کاک شوان کەریم
ئەوەی هینەکانی پابلۆ ئەوەتانێ من ڕۆژەکانی بابلۆ بەڵام من لەوێ نیم نەمبینیەوە بەڵام ئەبیسم بینەرێکی باش وا خەریکە کۆ ئەکرێتەوە ئێستش کە بڕیاریان لەوە داوە کە جارێکی تر دووبارە بکرێتەوە خەڵکانێک هەن کە دوو جار و سێ جار چوون بۆ بینینی هیوادارن دەست پێ بکاتەوە و جارێکی تر بچنەوە بۆ ئەوەی بیبینەوە بەڵێ ئەم کێشەیە ئەگەڕێتەوە بۆچی بە تایبەت شانۆ بەڵام سینەما تۆزێ جیاوازە شانۆ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئایا دەرهێنەر و نووسەرەکانمان نووسەرە شانۆیەکانمان توانیویانە دۆزی ئەمڕۆی میلەت بدۆزنەوە بیخەنە سەر تەختەی شانۆ و تینوێتیان بشکێنن چونکە یەکێک لە گرفتە گەورەکانی فیلمی کوردی کە لەو کاتەیە شکستی هێنا لە زمانی VHSە ئەوە بوو هەر هەموو چوون هەر وەسفی پێشمەرگیانە کرد وەسفی حزبەکانیانە کرد خەڵکەکەش لە وەسفی حزبەکان بێزار بوو مەعاشی نەبوو ئەیتر وای لێ هاتوو خەڵک گەشتو بوو ئەوەی لە کوردایەتی خەریک بوو ئەڕەویەوە هێشتا باشتر وەکو ئێستا نەبوو ئەمە وای کرد بۆیە ڕویان لە کۆمیدیانە ئەمانە هۆکار بوون بە بۆچوونی من لەوەی بۆچوونی برادرانی ترشتی جوانتری شەبێت بەڵام بابێنە سەر حەزەکەم پرسیارەکەی تۆ جواب بە دووبارەیکەمەوە کاک سەرکەوت پرسیارەکە ئەڵین بۆچی نەتوانرا بەڵێ نەوەکوانێ لە برادران ئاگادار نەبن زۆر باشە ئەڵین بۆچی نەتوانرا برەوی زیاتری پێ بدرێت بەم جۆرە فیلمە بە بۆچوونی جەنابەت هۆکارەکان چین لە بەردەم گرفتەکانی ئەم چەمکەی فیلمسازی لە پێش هەموویانە ئێمە شتێکەیە پێویستە زۆر چەند خاڵێکەیە یعنی بەڵام یەکێک لەوانی کە زۆر سەرەکین دەسەڵاتە بەڵێ دەسەڵاتی کوردی تا ئێستا نەیتوانیوە لە کۆمەڵێ بارەوە زانستیانە برەو بە بازاڕی سینەما بدات بەڵێ کەیەکێک لە پایەکانی سەرچاوی ئابووری وڵاتە یعنی چەند نەوت ئێستا لەم وڵاتی ئێمە ئافرۆشرێت بەڵام خۆ سینەماوەتانی بڕۆ هندستان لەوەی لەسەر سینەما بژێت ئەمریکا یەکێکە لە پایە تەوەکانی بازاری ئابووری وڵاتی ئەمریکا سینەما لە کاتی داتەپینی ئابووری ئەمریکایە ئۆباما خۆی ئامادە کردو و پارەی بۆ تەرخانکە نێڵێ بکەوێت بەڵێ بە شوناسی ئەزانی ئەمە بێژگەلەوەی سینەما پایەیەکی سیاسی گەورەیە لە شان بەشانی پایی سەربازی بۆ ئەمریکا اینجا ئەمە بێژگەلەوەی با بڵێن باجی لەسەر درێ ئاوەگۆڕی دراوەکری ئەمانە هەموو بنەمای باشی ئابوورین هەروەها شوناسە و یەکێکە لە هۆکاری گەیاندنی ناساندنی میلەتێک هەندێک جار وەک هەناردەکردنی سیاست بۆ بڵاوەکردنی هەژمونی ئەو ڕژێمە فیلم و سینەما ڕۆڵێکی گەورەیانە بووە وەکو لە ئەمریکا و لە وڵاتانی تر بۆ نمونە تورکیا هەر با دوور نەڕێن ئەمریکا پێشەوە بێ بۆ عێراق بە فیلمە ئەمریکیەکان خەڵکی عێراق زۆرینەیان ئەمریکایان خۆشەویست بەڵێ ئەمە خۆی خۆیە چۆن بڵێ سینەما بوو بە تابووری پێنجەم خەڵکێکی چاکی گۆش کرده بوو کاتێک کە ئەمریکا هات سەدامی ڕوخان خەڵکێکی زۆر حەزێک کرد سەدام بڕوخێەوە ئەمریکا بێ بەڵێ ئێمە سینەما ڕۆڵێکی گەورەی هەبوو لەمەیە ئێستا تورکیا لەم کاتەیە لە کوردستان ڕۆڵێکی گەورەی تورکیا فیلم و دراماکانیەتی کە هەموو تەلەڤزۆن و هەموو بوارەکانی گرتوتەوە خەڵکێکی زۆر دنیایەوە یەک کەلیمێ تورکی نازانێت بەڵام بەردەوام بە دیار درامای تورکیەوە دانیشێت دیدار گیان تۆ لە کوردستانی تاگاداری من ئاگادار نیم من بەسە بیسم و ئەژزان وایە بەتەکید وایە ئەی چەند بنکە و بارەگای سەربازی لە هەموو کوردستانە بڵاوە پێ کردووە ئەی تورکیا ئاوها قوبرسی گرت یعنی خەڵکێکی زۆری کوردستانی ئێمە من ئەتوانم بڵێم ئەگەر لە 120 ئێستا تورکیایان خۆش بێ پێیان خۆش بێت تورکیا بێ حکوم کات تورکیا زۆر بە ئاسانیە دێت بە دڵنیایی هەموو وا ئەزانن کە خۆشەویستی دروست کردووە بەڵێ کە لەمە ئەمە خەتای گەورە و ژەهری گەورە دەسەڵاتی کوردی باسی دەسەڵاتمان کرد دەسەڵات ئەم ژەهری ڕشتووە دەسەڵات ڕێگەی مەمژارە داوە
و هەر دەسەڵات شەوای کردووە سینەمای کوردی تەپاندووە. ئەمە گەورەترین مشکیلەیە. ئەمە خاڵی ترمانەیە دەسەڵاتی با بڵێن بەندێک کە لە یاسایە هەیە بەندی چاپارێزی کۆپیڕایت من پێڵێم ئەوەش بە تۆکمەیی و ڕژدی نەخراوەتە پرۆسەی یاسای جێبەجێکردن و سزا بۆ پاراستنی خاوەنداری فیلم سازەکان بە تایبەت داهاتی بەرهەم کە کرۆکی بازاری فیلم سازیە بۆ خەڵکێکی زۆرە چن فیلمە کوردیەکانە چن کۆپیەکەنەوە لە ماڵەکانە لێدرێ ئێستا هەرە خرێتە سەر میمۆریەک بە تەلەڤیزۆنەکەی ڕەتێکا و سەیرێکا و یەک فلسی پێ نادات. چۆن بازاری فیلم سازی کوردی گەشە بکات، چۆن داهاتێک بۆ ئەو فیلمە بڕە بۆ ئەو کۆمپانیانە بڕۆکە پشتگیری سەپۆنسەری فیلمەکانیان کردووە. اینجا بۆیە ئەمە کۆپیڕایت چاپارێزی زۆر گرنگە ئەبێ حکومەت بیکات دەسەڵات بیکات. شتێکی کەمانەیە خاڵێکی کە بەندی سنوور بەزاندن وەڕێزی بە هەمان شێوە دەسەڵات ڕژت نییە جددی نییە لەسەرەوەی کە کەس نەتوانێت تا نەوتە شەر بەرامبەر یان بوختان بۆ هیچێکێ لەو ئەکتەرانە دەرهێنەرانە ئەو کەسە فیلم سازانە بکات کە ئەوەشە بێتە هۆکاری ئەوەی وەرگر بینەر لەو بەبوونەی ئەوەی تەشەرێک لەسەرەوە کەسە هەیە لە فیلمەکە ڕەنجی هەر ناچێت بۆ فیلمەکە و ئەمەش ئەبێتە هۆکاریەوەی زۆر فیلم پەچی ئەکەوێت تووشی داڕمانی ئابووری ئەبێت. ئەمەش لەسەر داهات گرفتی هەیە یا بەندێکی کە ڕەخساندن و ئاسانکاری بۆ دابینکردنی هەموو پێداویستیەکانی بەرام کە ئەم بەدەیان لە دنیای سەرمایەداری زۆر پێویستە بۆ ڕێگریکردن لە شکاندن و داڕمانی بازاری ڕکابەران تا بنەکەم و کوڕی لە جۆرێتی بەرهەم یعنی لە ئەمریکایە یاسایەکەیە بۆی نییە من و تۆ دیدارخان فیلمەکەین تۆ فیلمێکەکەی من فیلمێکەکەم یان تۆ بازارڕێکە دروست کردووە بە مارکە شتێکە فرۆشی منی شتێکە فرۆشن نزیکە لەوەی تۆوە بەڵام لێرە ترێدمارکەیە ترێدمارکە عنی با بڵێن خاوەنداری ئەو جۆرە بە تۆ ئەدرێ و بە منی شەدرێ لە ڕێی یاساوە هیچ من و تۆ لە یەک ناچێت و من و تۆ بۆمان نییە شتیەک شتی بشکێنینەوە و بۆشمان نییە لە نەوعێتی بەرهەمەکەی یەکتری شت بدزین بەما ڕکابەریەک لە بینی من و تۆ دروستە بێ من هەوڵەدەم باشترین پێشکەشکەم تۆ هەوڵەدەی باشترین پێشکەشکەی لەم باشترینە هەوڵەدەین بازارێکی گەرم بۆ خۆمان دروستەکەین فیلمەکانیشان وایە اینجا ئەمە نییە خەڵکەشکێنرێتەوە سیناریۆ ئەڵێنە دزرێت ئیتر کۆمەڵێک شت هەیە ئەمە دەسەڵات نەی پاراستووە ئەمە بێت دەسەڵات بیپارێزێ و بەندێکی کە هەیە بەندی با بڵێن دەستگیرۆیی هەمە چەشنەی گروپ و کەمپانیای نوێ و ئەو کەمپانیانەی خەریکە هەرەسێنن تا هەمویان لەسەر پێی خۆیان بۆستن ئەمە وەکو قەرز یان سیستەمێکدا بنرێت کە نەبێتە هۆی ئەوەی کە خەڵکێک بێت پارە بە فڕوفێڵ وەربگرێ لە وەزارەتی ڕۆشنبیری لەو جیانە و بەڵام هیچ بابەتێکشی دیار نەبێت ئەمە مەسەرن وەکو وتم بۆ ئۆباما لەو کاتەیە کە قەیران دروست بوو زۆر لە کەمپانیەکان فەشەلیانێنە پارەی تەرخان کردبوو نێڵ لە کۆمپانیا فیلمسازیەکان پەکیان بکەوێت پارەی تەرخان کرد بۆ ئەوەی نێڵە کۆمپانیای شۆفرلێت و فۆرد و کرایسلەر و ئەمانە پەکیان بکەوێت چونکە تەسەورکە یعنی سیارە ئەو بە شوناسی میلەتەکەی خۆی زانی یعنی ڕەمزی میلەتەکەیەتی بۆیە ئەویسپاری بۆ تەرخان کە ئەو کەمپەنیانە نەکەون اینجا ئەما بێ حکوومەت بێت ئەمە بکات پشتگیری ئەو گروپانە بکات ئەو کەمپەنیانەی بەرهەمهێنان بکات بۆی گەشە بەم بوارە بدرێت بەندێکی کە هەیە هاندانی وەرگر یعنی بینەر بەڵێ تا ئێستا لە کوردستانە ئەوە نەکراوە وەکو مەسەن لە ئەمریکا هەیە لە ئەوروپا هەیە کاتێک کە فیلمێک دێتە نیشاندان فیلمێک دێتە بازارڕەوە مناڵەکان مامۆستاکان لە ناو خۆیانە لە فێرگەکانە هەموو باسەکرێت پەروەردەوە ئەی لە ڕێی سۆشیال میدیاوە هەتاکو لە کەنیسەکانە باسی فیلمەکانەکرێت فیلمی ئەو فیلمەی مێڵگەبسن کردی کە لەسەر حەزرەتی مەسیح بیرم نییە ناوەکەی بیر چۆ
والحاصل هەمومان نەزانین لە هەموو کەنیسەکانە باس کرا خەڵک بۆیە چوو تەسەور کە یعنی وای لە هاتوو بۆ پلیت هاتوو بۆ ناو کەنیسەکان جێگەی ئاینیە ئیتر قوتابخانەکان هەمووی وای لە هات ئەو فیلمە بوو بە پڕفرۆشترین فیلم ئینجا فیلمەکانی تریش ئەی لە کوردستان لای ئێمە تا چەندەمە کراوە تا چەند لە ڕێی پەروەردەوە مامۆستاکان توانراوە هان بدرێن بۆ ئەوەی بە مناڵەکان بڵێن بڕۆن ئەم فیلمە ببینن ئەم فیلمە بۆ زمان باشە زمانی کوردی پاپێ پاراوەکات ئاشنایەکە بە کەڵچەر ئەوە تا ئێوە تەلەڤزۆنێکتان داناوە تەلەڤزۆنی پەروەردە ئێستا گەر من لە تۆ بپرسم هەر کێشەی تەلەڤزۆنی پەروەردە یەک دنیاە بەتەکید وەنیە چەندێ بینەری هەیە ڕوانەری هەیە ژمارەیەکی زۆر کەم بەداخەوە کە بەردەوامیش لە خزمەتکردنی چینی قوتابیان و خوێنکارانە ئێدە ئەمەمە چەند زەرورە ببێت بەڵێ دە لەم وڵاتانە بایەخێکی زۆر گەورە بەم بوارادرێت بەڵاستەکەواتە ئەبێ کارێکی باشی بۆ بکرێ باشە کاک سەرکەوت جگە لە دەسەڵات پێت وانە خۆشمان هۆکار بین بە هەموو چین و توێژەکانەوە چۆن بتوانین لەم ئاستەنگە خۆمان دەرباز بکەین لێرە چەند ئاستەنگێکی زۆر کاریگەر هەیە بەڵێ گەشەی ئەم بازاڕە و بە تایبەت بینەران بە تایبەت لەسەر بینەران یەکێک لەو ئاستەنگانە نەریت بەڵێ یعنی لە نەریتی ئێمە نییە کاتێک کە فیلمێک لێدرێت هەمومان بەرەو فیلمەکە بچین بەرەو پیری بچین بەڵێ هۆڵەکانی سینەمای بۆ پڕکەین کە ئەم لایەنە زۆر زۆر پێویستە وەکو جەشنێک بێت ئێستا بۆ نەورۆز نەورۆز لە قەشقۆڵی یەکرێت کە ئەڵێن نەورۆز مەسەن لە فلانە جێگاکرێ لە هەولێر لە کەرکوو خەڵکێکی زۆر وەکو بۆنەیەک ڕۆحێک چۆتە خوێنیەوە جلی بۆ لە بەرەکە و بە تایبەت بۆ یەچێت بەڵێ لەم وڵاتانە کاتێک کاڵێن فیلمی ئەڤاتار بوو کاڵێن کاتێک کاڵێن فیلمی تایتانیک بوو من برادێکم ئێستا لەسەر خەتە لەگەڵمانە کاروان لەو کاتێ بەیەکەوە کە چوین بردیانین ئێمە پەناهەندە بووین خانم لەسەر کەیسەکەمانیشیە کرد ئەو خانمە یارمەتی دەرمان بۆ ئەو بردینی بۆ فیلمی تایتانیک چوو بزانە عنی سێری و نەریتەکە چوو لە دایرەی پەناهەندە پلیتی بۆ هێناین مۆیان کڕین چونکە ئێمە پارەمان نەوان وەرەگرت و بەشی ناکردین بەڵام ئەو لەوێ پلیتی بۆ هێناین هەردووکمانی برد و لەگەڵ خێزانەکەی خۆی بەیەکۆ چین بۆ سەیری فیلمی تایتانیک ئەی لای ئێمە کە ئێمە بکرێ بە نەریت یعنی ئەما بێ ببێ بە نەریت بۆ ئەوەی وا بکەین خەڵکەکە بە کۆمەڵ بچێ بۆ فیلم بۆبینی فیلم ئەمە بێتە ئەمە یەکێکە لە هۆکارەکان بەڵام ئەی چەندێک کەسە سایکۆلۆژیەکانمانەوە کەسانی کە پسپۆرن لە بواری سایکۆلۆژی هانی خەڵکیانداوە دکتۆرەکان هانی خەڵکیانداوە بڵێن بڕۆ سیری فلانە فیلم کە بۆ نەخۆشیەکەت باشە چەند ئەمە کراوە لە قوتابخانەکان چەند ئەمە کراوە ئەمە نەکراوە بە نەریت یعنی لێرە لەم وڵاتانە لە ناو پەروەردەوە لە ناو خوێندنەوە ئەوە کراوە بە نەریت بۆ مناڵەکانیان اینجا نەریتی چی نەریتی ئەوەی ئەو فیلمی کە ئەچن بۆی ئەبێ پارەی پێ بدەن بەڵێ ئەوەش زۆر زۆر گرنگە بەس لای ئێمە ئەوە نییە لای ئێمە هەمومان ئەو گرفتەمانەیەڵەن فلین کۆپیەکەنەوە ئەدزرێت ئەمە گەورەترین کێشەیە ئەی لە ناو خێزانەکانە چەندێک خێزانەکانمان وای کردوەکو نەریتە گویان لێ کردو بڵێن ئەم شەو فلانە فیلمێ هەمووتان مناڵەکان وەرن دانیشن با سەیری و فیلمە بکەین ئەی فیلم سازەکان یا تەلەڤزۆنەکان کە ئەو فیلمە ئەبێ بڵێن ئەم فیلمە بۆ تەمەنی ئەوەنە بۆ ئەوەنەیە بەڵێ ئەگەیان لێبێت تۆ مناڵەکانت لەو کاتەیە بە شتێکی کەوە سەرقاڵکەیت نێنە و فیلمە ببینن خۆت و دایکت و خاڵۆکانت و هاوژین و بەیەکۆ دابنیشن سەیری و فیلمە بکەن ئەمە چەندێک کراوە بە نەریت ئەمە یەکێکە لە بابەتە کێشەکانمان کە نەکراوە بە نەریت اینجا ئێمە کێشەیەکی کەمانەیە زمان بەڵێ زمان لە دوای سەردەمی فلیمی بێدایەلۆگەوە بووە بە چەندێکی کاریگەر لە گزارشتی هێماکانی گەیاندن بۆ وەرگری سینەما دوایە فلیمی بێدەنگ نەما ئیتر بە کاریگەرێکی سەرەکی واتوانین بڵێن فلیمی زۆر لە کەمپانیەکان لە زمانەوە
وای کرد پڕداهاترین فلیم بوون وەک سەرچاوەیەکی ئابووری زمان کاریگەرێکی گەورەی هەبوو بۆ نمونە زمانی ئینگلیزی لە ئەمریکا و کەنەدا و بەریتانیا و ئۆسترالیا و کۆمەڵی وڵاتی تریشەیە و هەر ئەو وڵاتانی کە لەژێر دەسەڵاتی کۆلۆنیالی ئەمانەیە بوونە وەکو هند و ئیتر وڵاتەکانی تر سێرەکەی ئەوانش زمان ئینگلیزیە زانن کاتێک کامان فیلمێکەکەن لە ئەمریکا کرێ لە بەریتانیا کرێ ئۆسترالیا کرێ بە زمان ئینگلیزیە ئەو هەموو وڵاتە سەیرەکات لەو هەموو وڵاتە خەڵکە چێ بۆ سەیری ئەو فیلمە چونکە زمانەکە ئەزانێ ئەمە زمان یەکێک لە ڕۆڵە گەورەکانێکی و هەروەها زمانی ئیسپانیش ئیسپانیا ئەم با بڵین بەریتانیا مەکە وڵاتانیان داگیر کرد سە ئیسپانیا ئەمریکای باشوور زۆربیان بە ئیسپانی قساکەن کاتێک کە فیلمێکی ئیسپانیە بێ درامایەکی ئیسپانیە بێ ئەو هەموو میلەتە سەیری کاتەوە هەر هەمووی بە پارە پیاکردنە اینجا تۆ وەرە سەر بێزگە لە ئیسپانی ئەی ئەڵمانی چەند وڵات بە ئەڵمانی ئەی ڕووسی ئەی چین ئەی تۆ بە هەر دوور نەکەوینەوە تورکیا وڵاتانی کە داگیری کردووە یان وڵاتانەی ئەرمەنستان و نە ئەرمەنستان وازام کەمتر زیاتر تورکمەنستان و ئەوانە زۆربیان خۆ بە تورکمانی قساکەن ئازەربایجان وانە فیلمەکانیان لەوێ فرۆشتێت ئەی هند بڕۆ نیپاڵ و سریلانکا و ئەوانە هەر وەکو ئەزانی چۆن باوەڕت هەبێ بن و ئەو برادرم کە باسم کرد لە جێیەکا بووین سریلانکیمان لەگەڵا بوو 24 سەعا سەیری فیلمیانە کرد فیلمی VHSیانێ هێنا بەکرێ دایانەنا یەک لەسەر یەک سەیریانە کرد ئەخەوتن هەڵەسان لەگەڵ نانی بەیانی نانی نیۆڕۆنانی ئێوارە ئەیتر لەگەڵ بیبەری تونا خواردەکانیانە دانیشتن سەیری فیلمیانە کرد بە کۆمەڵی ئەمە زمانەکە دەوری هەبوو وە کراویشە بەنەریت و هەروها ئێمە کێشەکەمان کێشەی ئێمەی کورد زمانی ستانداردمان نییە زمانی ستاندارد یەکێکە لەوانەی کە کێشەکەی بۆ چارەسەرەکردین دەسەڵاتی کوردی لە نەوەتیەکەوە هات دەیتوانی زمانی ستاندارد بک بە بنەمایەک لە وڵاتی ئێمەیە ئەگەر بیکردایە بە بنەمایەک زمانێکی ستاندارد وای لێ ها دەخانەقینەوە هەتاکو و زاخۆ مناڵێک سەیری فیلمێکی کوردیە کرد لە بەرەوەی بە زمانی ستانداردە تێ ئەگەشت ئەمە زمانی شەکەلەوەی چونکە لە هەجەکانمان جیاوازە زارەکەکانمان جیاوازە ناگات ناڕوات و بێجگە لەوەش ئەو فیلمە سێرەکەی بەس لە سلێمانی و لەو منطقانی کە سۆرانی بازاری هەیە و لە هۆڵەکانە پارە پەیاکە بەڵام کاپەڕێتەوە بۆ بادینان سێرەکەی ئەوەنە هەواداری نییە یعنی ئەمە کاریگەریکی زۆر گەوری لە سەرمانەیە ئەی بادینی کەواتە چینێکی تایبەت ئەتوانێت بینەری کارە بێت ئێمە وەکو باسمان کرد لە پێشە باسی دەستە بژێرمان کرد نوخبە ناتوانانی لەسەر نوخبە تۆ بازاری سینەما گەشە پێ بدەیت ناتوانانی داهاتی ئەوەنە بۆ فلیمە بۆ پەیاکەی گەشە بکات بازاری بۆ خۆی دروستکە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکەم و یەکێکی کە بەداخەوە کێشەیەکی کە هەیە کە ئەوەیان زۆر گەورەیە کێشەکە حزبیە زمانمان وەکو زمانی حزبی بەعەز زمانی حزبی بەعەز کاتێک کایانوت فلانە گۆرانی بێش بۆ بە پێشمەرگە یا فلانە گۆرانی کە شەهیدی گەشمردە قادر کابان گۆرانیەکانی لە تەلەڤزۆنی کەرکوک لێ نادرا حەمە جەزا لێ نادرا ئەی باشە بۆ ئێستاکە حزبەکانیشمان هەر یەکەی لە زۆنەکەی خۆی نایڵێ نەفلیم نایڵێ نەگۆرانی شتی لە بەشەکەی تر لێ بدرێت یعنی فیلمەیە لە باکووری کوردستان کراوە لە ڕۆژاوای کوردستان کراوە ئەلەو ماوەیە لە سلێمانی نەیانێشت خەڵک بیبینێ ئەمە گەورەترین تاوانە ئەمە حزبەکان ڕۆڵیان لەوەیە هەیە ئەی فیلمەکانی باکوور ناگەنە خوارەوە ئەمە بێزگەلەوەی کە وەکو زارەکەکە وەکو مەسەلەی کێشە سیاسیەکەش چونکە ئەمان لەگەڵیانی ئەمان هەنێشتی تایە نابێت ئەی فیلمی سفرنۆی چەک لەو کێشانی هەبوو نازان ماگادار نیم زۆر لە تەواوی کێشەکە چی بوو ئەڵێ نیان هێش لە هەولێر و لەو ناوچانە لێ بدرێت لە دۆک ڕاست بۆ ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانی ئێمە تۆ کەواتە ئێمە
هۆڵەکانمان ناتوانین پڕکەینەوە، ناتوانین پڕیکەینەوە وای لێ بکەین ئەمامە کێشەی زمانە و لە هەمان کاتشە کێشەی حزبەکانیشە. ئێمە هەر دوور نەڕۆین لەم لایڤەی فیلم سازانەوە. من هەنێ برادری کرمانجی مێ ئێستا یان بینی مواسێرەکەم جۆم لێگرن، بەڵام هەموو کرمانجیەکان نییە، هەموو بادینیەکان نییە، تەنها ئەوەن کە لێتی ئەگەن. بەڵێ ئینجا بێجگەلەوەش کاتێککە ئێمە هەوڵمان داوە لە فیلم سازان لە هەموو لیستێکە خانمێکی تیاابێ، گەنجێکی تیاابێ و کرمانجیەکی تیاابێت، ئیتر باکوور بێ، ڕۆژاوا بێ، ناودەڤەری بادینان و ئەو ناوەی باشووری کوردستانش بێت، یاخو ئیتر ئەبێ ڕۆژەڵاتیەکەش بێت. کاتێککە کرمانجیەک دێت ئێمە ئەمانوێ بە کرمانجی قسە بکە، بە بادینی قسە بکە. ینی کاکەمین کە کورتیمانێنە کە فیلم سازانی سۆرانی زۆریان حەز لە فیلمەکەیەتی فیلمی ئەزمون تۆ ئاگات دێ فرۆشێکی باشیە بووە لە سلێمانی خەڵکێکی زۆر بۆی چووە. لە لای ئێمە ویستمان بە کرمانجی قسە بکات کە سۆرانیەکەی لە من باشترە. بەڵێ بۆ ویستمان بە کرمانجی بۆ ئێمە هەوڵ دەین ئەم لێک گەیشتنە هەبێت. بەداخەوە گەلێ جار هەندێک لە فیلم سازەکانی خۆمان سەیری ناکەن بۆی دانا، یعنی ئەمە جێداخە. ئەی هەندێک لە فیلم سازەکانی خۆمان سەیری و فیلمانش ناکەم، ئەڵێ لی تێناگەم، ئەمە زۆر زۆر گرفتە. بۆ لی تێناگەی کاکە جان؟ بۆ لە تورکی تێگەی؟ یعنی من تورکیەکەم باشە، من بە تورکیە نووسم، بە تورکیە نووسم، بە حەوت زمانە نووسم. ئەی کوڕی برام تۆ بۆ هەوڵادی لە کرمانجیەکە شتێ بگەیت؟ یعنی خۆ زمانی خۆمانە، عیبە، شەرمە. یعنی ئەمە هەر هەمووی کاریگەری لەسەرەوە هەیە بینەرێک کەم بێتەوە بە بۆنەی زارەکەوە، بینەرێک یعنی $10 $20 $10 دینار چەندێکە، ئەمە چەندێک لەو فیلمە کەمەکاتۆ لە داهاتی ئەو فیلمە. ئەی لە زۆر کەمەکاتەوە چونکە ئەو بینەرەش کاریگەری لەسەر چەند بینەرێکی ترە بێت. بەتاکید اینجا ئێمە پێشە شتێکە بێ هەوڵ دەین لە ئەی ڕێژەکەمان مەسەلەن سۆرانی چەند ملیۆنی لە چەند ملیۆنی نزیکە 3 ملیۆن یا 4 ملیۆنی. بەڵێ ئێوە خۆ باکوور کە بە کرمانجی قساکەن بە بادینی قساکەن نزیکەی 20 ملیۆنن. تۆ 3 ملیۆن لە چۆ گەر پارە پەیاکات لەو 3 ملیۆنە چەندە چێ بۆ فیلم بۆی بیبینێ؟ ئەی تۆ لەو 20 ملیۆن و 30 ملیۆنە چەنەچێت؟ یەکێک لەو کێشانە ئێمە ئەبێ کێشەی زارەک نەهێڵین کە ئەمە یەکێکە لەو چەمکانە بە بڕوای من. یعنی ئەمە گەر نەمێنێت گروژمێکی باش بە بازاری فیلمسازی کورد دەدات. تەوەرێکی کەمانەیە ئاین. بەڵێ لە هەموو فەلسەفە و ئاینێکە دوو تەوژم هەن. یەکێکیان کار لەسەر بەکارهێنانی ئەو باوەڕەکات بۆ بەرژەوەندی حزب و دەسەڵات و شەخصی، و بەشەکەی تریان دڵسۆزانە هەوڵەدا باوەڕەکە خزمەت بە میلەتەکەی بکات، چاکسازی دروستکات و وا بکات میلەت بەرەو باشتر بەرێت. اینجا ئەگەر حزب بێ ئەگەر ئاین بێ ئەمانە ڕۆڵی سەرەکییان هەیە. لە لای ئێمە سینەماش خۆی پەیامەکەی پەیامی چاکسازی کۆمەلگایە، کەواتە لەگەڵ دینە، لەگەڵ ئەو بەشەی کە بیر لە واکەنەوە کۆمەلگا چاکسازکەن، ئەو بەشەی دین نەک بەشە سیاسیەکانیان کە بۆ بەشان بەکارێنن، لەگەڵ ئەم بەشەیە کەواتە ئێمە گرفتێکمانەیە ئەبێ لەگەڵ ئەوانە بگونجین. سینەما بێ لەگەڵ ئەو بەشەیە بگونجێت. گەلێ جار ئەمانە ئەو بەشە ڕێگر بوونە، نەیان هێشتووە سینەما و ئەو بەشەی بیر لە چاکسازیەکەنەوە یەک بگرنەوە، مە سیاسەکان نەیان هێشتووە. لە کاتێککە فیلمی ڕسالە کرا مستەفا عەقاد پێشکەشی دەرهێنەری بوو، وابزان نووسەرەکەشی بوو، زۆر باشم بیر نییە، ئێخۆ ئەوە سینەما بوو. ئەی بۆ فیلمی ڕسالە بوو بە پەیامێکی زۆر گەورە، خەڵکێکی زۆری لە خەڵکێکی وای لە خەڵکێکی زۆر کرد ئیسلامی خۆش بێ بە بۆنەی فیلمی ڕسالەوە. ئیتر فیلمەکە من حەقم بەسەر باوەڕەوە نییە، من باوەڕم پێ بێ بە دینەکە بێیان نابەس، من باس لە پرۆسە فیلمێکی جوانە، چەندین جار دووبارە کراوەتەوە بینراوە و ئێستاش کە لێ ئەدرێتەوە دووبارە
خەڵکانێک هەن دانیشنەوە بۆی بیبینن بە دڵنیاییەوە بڕوات هەبێ دیدارگیان زۆر لە موسڵمانەکان ئەوانەی کە تونڕەوەکانن بە تایبەت بۆی دانیشتن تا ئێستاش ئێخۆ سینەما بووە نووسەرێکی کە هەیە حامد المالکی و فەلاح شاکروان ئەوە من ڤیددیویەکیانم لایە باز لەوە کاڵێ ئەو باز لە مێژووی عەرەبی ئەکات پێیان وتین وەرە بۆی بازارێک دروستکەین بۆی فیلمەکانمان بفرۆشرێ وەرن فیلم بنووسنەوە دراما بنووسنەوە ئەڵێ چین بە مێژووی دانیشتین بە تایبەت دووسێ مانگ بەس کەسێکە هات خواردنەکەی بۆ هێناین و تەواو هەر نەچوینە دەرەوەکو خەڵوەت ئەڵێ خەریکیەوە بین بەس فیلم بنووسینەوە ئەڵێ بە مێژووی سینەمای بە مێژووی عەرەبیان ڕۆشتین ئەڵێ سێرمان کردی هیچی تیان نییە بیکەین بەفرین ئەم هاتین باسمان کرد لە جێ لای کەمپەنیەکان وتیان ئەگەرەوە بکەن ئەوانەی ئێوە باسیەکەن پارە ناکات نابێەوە بکەن وتی هاتین درۆمان ئەبرا ئەڵێ درۆمان کرد درۆیان بۆ مێژووی عەرەبی کردووە بۆی لای خەڵک شیرینی کەن بۆی لای خەڵک جوانی کەن لە فیلمەکانیانە یعنی ئەو ئەیڵێت من نازانم ئەو بەو تاریخەیە گەڕاو ئەو تاریخی خوێنێتەوە من نەمخوێنێتەوە ئەوەی ئەوان باسیەکەن ئەوەی ئەوان کە بەتایبەت اینجا مەبەستەکەم لە چییە معنای وایە ئەوان توانیوانە لە ڕێی ئەو شتانیانەوە لە ڕێی سینەماوە لە ڕێی دراماوە ئاین خۆشەویست کە ببێ بە هۆکارێک بۆ تەشانەکردنیان اینجا ئێمەی کورد ئەبێ کەسە ئاینزاکانمان لە مزگەوتەکانەوە لە جیانەوە هانی خەڵک بدەن بچن بۆ فلانە فیلمێکی پەروەردەییە فیلمێکی جوانە بۆ مناڵەکانمان بۆ چاکسازی کۆمەلگا ئەمە من باس لە کەسە سیاسیەکانی ناو ئیسلامیەکان ناکەم یا ئاینیەکان ناکەم ئەوان ژیان چونکە ئیش بۆ حزبەکەیانەکەن و هەر حزبەشیان هەر ڕەوتەشیان ئەوی تر بە کافرەکە ئیتر ئێمە هەر بە زەندی خژنەک بە کافر ڕاستە بەڵێ کاک سەرکەوتیان جەنابەت باست کردوتت فیلم و هۆڵ دوو چەمکی گرێزراون بەیەکەوە ئێمە هۆڵەکانمان لەو ئاستەن یاخود ئایا هۆڵەکانمان هۆکارێکی تری کێشەکان نین باشە بە هەنێ پرسیار هەیە ئەو پرسیارانش بەسەرکەینەوە نییە من شاشەکە هیچ دیار نییە گەر بێنیتە سەر شاشەکە بۆم زۆر باشە ئەمە هاوارخانە مامۆستا هاوار با بڵین دکتۆر هاوار ساڵی 1998 ساڵی زێڕینی بۆرسە و بازاری سینەمای کوردی بوو لەو ساڵەدا 20 فیلم بڵاو بووە 3 فیلم لە بۆکس ئۆفیس بوون لەوانە فیلمی خولەپیزە بەندە تاکە کەس بووم لەگەڵ تەواوی جۆرەکانی فیلم بووم چون ئەو دەستپێکە تاوەکو ئێستا ماوەی زێڕین بوو ئەگەر بەردەوام بواە ئێستا بە جۆرێکی تر قسەمان لەسەر بۆرسە و بازاری فیلم دەکرا هێشتا ئەو ئەزمونەی ساڵی 1998 دووبارە دەبۆتەوە بەداخەوە من زۆر سوپاسی ئەم بۆچوونەی کات هاواری هاوڕێ و ئازیز و خۆش ڕێزمان هەیە بۆی بەتایبەت من ساڵی 98 ئاگام نێنێ چونکە لە دوای 96 و مناتمە دەرەوە ئاگام لێ نەبووە ئەمە لەوەی ئەو سەردەمە بوو بێت کە من بیستمەوە یعنی بەڵام خۆشحاڵ بووین بەڵام لە پێشترەوە هەبوو یعنی لە نەوەتەکانەوە ئیتر دەستی پێکردەوە تاڵێنەوە تۆش گەشتە ئەو ئاستە بەڵام ئەو کێشە بوو کە ئێسا باسمان کرد ڕۆڵێکی سەرەکی هەبوو لەوەی کە کار لەسەر بازاری سینەمای کوردی بکات کاک بایر باری زۆر باشە دەست و چاوتان خۆش بێ هیوای بەردەوامیتان بۆ خوازم کاکباریگیان دەست و چاوی تۆش خۆش بێ سپاس کە بینەرمانی کاکباریجان لێرە کاک بیلال شاکرش ئەویش دەستخۆشی دەستان خۆش زۆر سپاس بۆ تۆش کاک بیلال کاک حەمەسوار و کاک تەنیاجان پێم وایە وابزانم ئەوان دوو شتیان و تۆزێ دوای پێشتر بەشداریان کرد بەڵێ پێشتر بەشداریان کرد ئەچینەوە سەری بەڵام بە بزانین ڕووناخان چیەڵێت لێرە بەڵێ ئەڵێ دەست خۆش بەداخەوە بەڵێ دەسەڵات یەکەم هۆ بوو بۆ نەبوونی سینەما چونکە هیچ دەسەڵات یارمەتی دەر نییە بۆ ئەگەر بزانن
چەند هۆڵی سینەمای شیاو هەیە لە شارەکان پاشان دەستی هونەرمەندان ناگیرێت بە مادی و معنەوی. من لێرە بۆ چوونم لەسەر ئەوە چییە؟ تۆ ئێستا مەسەلەن هەنی هۆڵ کراوەتەوە هۆڵ لە سلێمانیە لە هەولێر تایبەتن بە فلیم یعنی لەسەر ستانداردە جیهانیەکانن ئەی لە هەیە ئەی لە چەمچەماڵ هەیە ئەی لە هەڵەبجە هەیە ئەی لە جێیەکانی تر هەیە خۆ بینەری فیلم بەس لەو چەند شارە نییە لەو چەند شارە قەتیسیانکەین وەنیە ئەمە مەیەکێکە لە گرفتەکان یعنی بۆ جێیەکانی تریش پێویستە بۆیە دەسەڵات ئەبێ ئیش بۆ بکات گەلێ جار فیلمێک لێ درێ ئەبێت دەسەڵات پارە بۆ فیلمە تەرخان کات لە ڕووی پەروەردەییەوە ئەبێ وابێت هەر دەسەڵات هانی فێرگەکان و هانی مزگەوتەکان و کەنیسەکان و تەلەڤزۆنەکان و هەموو بدات بۆی خەڵک بچن بۆ سەیری ئەو فیلمە گەلێ جار مەرج نییە پارە ئەو فیلمە پارە پەیاکات با بڵێن هۆڵەکە حکومت با پاری لێ وەرنەگرێت ئەگەر هۆڵەکان حکومە درستی کردووە بۆی دامی ئەوە بکات پارەی من تا پێش قەیرانەکە بەندێکی یاسایی هەبوو لەم شارەیە لە بابە شارەوانی ئەم شارەیە ئەیوت بۆ ئەوەی خێزان کۆکەینەوە هەر کەسێک ئیشێک بکات بۆی خێزان کۆ بکاتەوە چونکە ئەمریکای مازانین فرە کەڵچەرە فرە ئێوە کەڵچەرێک بۆ خۆی دروستکاتەوە تا دروستی کردووە لە ڕێی سینەما و لە ڕێی ئیتر خوێندن و هەموو جێیەکانەوە بە هەموو هەوڵێ پاری بەو شانۆیادا پاری بۆ فیلمادا ئەو فیلمە بەرهەم بێت بۆی خێزان کۆکاتەوە تەسەورەکەی فیلم بووە من خۆم دەورم تیا بینی و پاریان پێداوم فیلمەکەم لە سینەما و لە هۆڵەکانە نبینیوە بەڵام بیستومەتەوە لە فێرگەکانە لە خوێندنگاکانە لە کەنیسەکانە لێدرێت ئەمە بۆ کۆمەلگا یەک خاتەیە بۆ کراوە بەڵێ ئیشی بۆ کراوە بە بەرنامە اینجا ئەمە ئیشی دەسەڵاتە بە حقت یعنی وەکو باسیەکەین یعنی بێ دەسەڵاتەوە بکە لێرە کاروانە و برادری کەوتم بە یەکەوە بووین ئەو پرسیارم لێکە بزانین پرسیارە ئەمە قادر ئەحمەدە ئایا سینەمای کوردی چ جای بە بازارکردنی فیلمی کوردی ئایا سینەمای کوردیمان چ جای بە بازارکردنی فیلمی کوردی ئەمە لێرە کێشەیە کە خۆی ناواسلەکەی قادرە بەڵام هەر پێمان وتووە کاروان و لە کاتی پێشمەرگایەتی و لە هەموو کاتەکانە ئێستا بە بۆکەوە دیارە جارێکیکە گەڕاوەتەوە سەر قادر ڕێزمان هەیە بۆی ئێمە گەر باسی سینەم ئەگەر مەبەستەکەی ئەوە بێ بڵێ سینەمای کوردی لەگەڵ فیلمی کوردی ئەمە دوو شتی جیاوازن بازارکردنی فیلمی سینەما فیلمی کوردی سینەمای کوردی ئەم کێشەیە دەمێکە قسەی تیاکەین ئەهێنین و ئەیبین ئایا سینەمای کوردی دروست بۆ یا ئێمە فیلمی کوردیمانەیە ئەمە وا بزانم لە بابەتەکانی ترا کاروانگیان زۆر باس کرا بەڵام حەزەکەم ئێستا زیاتر باس لە بازاڕەکە بکەین ئەوە لێرەش هەر دووبارەی کردوتەوەڵێ ئایا سینەمای کوردیمان هەیە چ جای بە بازارکردنی فیلمی کوردی یعنی واتە ئەوەیە کە سینەمای کوردیمان نییە بەڵێ آخر ئەگەر تۆ بازارت نەبێت ئەگەر ڕوانەر نەبێ بینەر نەبێ بینەر نەچێ بۆ فیلمەکان و پارەی بۆ خەرج نەکات پارەی پێ نەدات ئەی چۆن ئەو فیلمانە گەشە بکەن حتمما ئەبێ ببێت ئەگەر بینەر نەچێت ئەگەر هەر یەکێوەکو بەرپرسیارەتێکی سەرشانی خۆی حەڵالکردنی شیری دایکی بچێ بۆ فیلمێک و لە فیلمەکە پارە بدا و فیلمەکە ببینێ و یاخۆ ئەو فیلمی کە ئیهێنێ بەکرێ پارەی پێ بدا و بیبینێ ئەمە خۆی لە خۆیان بازار دروستەکات لێرە فیلمە کۆنەکان لە لای هەموو مارکێتێک سنووقێکیان داناوە باکسێکی سنووقێکی گەورەی سوور فیلمی تایە ئەڕۆی بە کرێدت کارتەکەت هەوێی کارتە هەوێی بانقیکەت ئەچی ئەکێتە ئەوێەوە و فیلمێک ئەو فیلمی ئەتەوێ دۆلارێکە دەیتێ فیلمێک دێتە دەرەوە شەوی بە دۆلارێک سەری فیلمێکەکەیت یعنی فیلمە ئێستا DVD و بلوڕێومانە ئەیبیتە ماڵەوە سیرەکەی یعنی لە هەموو جێیەکە هەیە ئەمە بێزگەلەوەی ئەمازۆن و هۆل و نێتفلێکس و ئەوانەش هەموو بەشەکانی گرتوتەوە خەڵک پارەی بۆدا لەگەڵ نێتفلێکس و لەگەڵوانەیە ئابوونیانەیە ئشتراکیانەیە
ئەی ئەمە بازارڕە ئەمە سینەمای کوردی دروست دەکات ئەگەر ئەمە نەبێت ئەی دەرهێنەرێک چۆن بچێ فلیم کات کە پارەی نەبێت ئەمە دینە سەر ئەم بابەتەش ئەم بابەتە تۆزیە زیاتر هێنێت چۆ پێ چۆنە بگەڕێنەوە سەر زۆر باشە کۆمنتمان ماوە پرسیارمان ماوە یاخود پرسیارەکەی خۆم پرسیار ماوە یان بابێنە سەرەوە پرسیاری کە تۆ زۆر باشە جەنابەت باست کرد وتت فیلم و هۆڵ دوو چەمکی گرێدراون پێکەوە ئایا هۆڵەکانمان لە ئێستادا لەو ئاستەن یاخود ئایا هۆڵەکانمان کێشەیەکی کەنین هۆکارێکی کەنین بۆ کێشە بۆ کێشانی کە هەن ئێستا بۆ فیلمی کوردی با ئێمە هەمومانە پرسیارە بکەین ئایا هۆڵەکان لەو ئاستەدان بینەر لە ڕووی چێژبینین و بیستن و ڕۆنیشتن دانیشتن و بێگرفتی خێزانی خۆشحاڵ بکات ئەخرەمە کۆمەڵێشتن نافترەیەک هۆڵی سینەمایەکانمان مەسەرەن لە سلێمانی سینەما دڵشاد لە چۆ بوو جێگەکەی چۆ بوو سینەما سیروان جێگەکەی چۆ بوو ناوجەرگەی بازار بوو ناوجەرگەی بازار دەوروبەرەکەی چێ بوون چی کۆمەلگایەک بوو یعنی ماوەیەک لە دوای ڕاپەڕینەوە بوون ئەو جیانە بوون بە بازاری قاچاقچێکەکان بوون بە بازارێک شتی ناشرینی تیاکرا خێزان نێوێرە بچێ بۆ هۆڵە سینەمایانە ئەمە ئەمەیەکێکە لەو بنەمایانە کە هۆڵی سینەما بێت جێگەی تایبەتی هەبێت و فیلمی جددی لە ڕوود نهات فیلمی جددیتیان نمایشکەیت هەنی خەڵکێک نێوێرە بچێ بۆ ناوەیە ئەمەیەکێکە لە شتە گرنگەکەی لە کێشەکان بەڵە جێیەکەی ئەی جێی دانیشتنەکەی کورسیەکەی ئاوەنە مرتاحە ئیسانەکە بتوانێت دابنیشێ و بە ئیسراحەتی خۆی سەیری فیلم کات ئەی مەسلەی ساوند سیستەم با بڵێن هینی دەنگ ئەو ئەکادمیتیایە ئایا هی بینینی ئەو ئەکادمیتیایە ئایا ڕووناکیەکان وایە ڕووناکی دابخرێ و تاریک بکرێ و بەس لەسەر شاشەکە ببندێ لەوەیە لە هەموو کوردستانی باشوور چەند هۆڵێکی کەم تایبەت بە نمایشی فلیم بەو ڕێنمایانەی سەرەوە هەبێتەوانی کە باسم کرد شار و شارۆچکەکانی تر هەمان لەو هۆڵانە هەیە وابزانم نییە نەمبیستووە هەبێت نازانم لەوەیە دیدارخان نییە زانن ئاگادار بن کە هەیە ئەی تۆ کەسێک کە چێ بۆ سەیری فلیم لەسەر کورسێکی ڕق و تەق دانیشێت لە شار لە ناوچەکەی خۆیانەوە بێنە ناو شارەکان بۆ بینینی ئەو فیلمە بەڵێ ئەمە یەکێکە لە گرفتەکان ئەبێ هۆڵ بەو ستانداردە بێت بەو بنەمایانە بێت ئەو کەسی کە ئەچێ بۆی پی مرتاح بێت یعنی من نەزانم لە چەمچەماڵ هۆڵێکەیە هۆڵی ڕۆشنبیری نازانم ئێستاش ئەو هۆڵە چی بەسەراتۆ چی بەسەر ناتۆ هۆڵی تریان کردو یاننا ئایا ئەتوانێت فیلمیتیا ببینرێت و من باسی چەمچەماڵەکەم چونکە خۆم لەوێ بوومە فیراریم لەوێ بوومە ئاگام لێ ئەی باشە ئەتوانێت فیلمیتیا ببنرێت آخر ئایا دەنگ بە صافی بە جوانیە گاتە گوێ گەلێ جار دەنگ لەو هۆڵەوەنە بە دیوارەکان ئاداتەوە هەتا گاتە گوێی بینەر دەنگەکە ڕوون نییە لی تێناگەیت ئەوە مۆسیقا هەر وێرانە بێت اینجا بۆیە هەروکو پێشتریش باسمان کرد تا داهاتی پلیتی فلم لە گەشەیە بێت هۆڵەکانیش دروستە بنەوە ئەگەر هات و خەڵکێکی زۆر بۆ فیلم چوو وای لێدێ ئیتر من ئەگەر بازرگانێک بم دێم هۆڵێک دروست دەکەم بە هەموو ئەو ستانداردانە بۆی خێری لێ بکەم بەتەکیت جاران وا بۆ کاتی زمانی با بڵێن پێش سەد دانیش وا بۆ ئەی بۆ هەڵ دروستەکەرا بۆ سینەما لە هۆڵەکانە جێگەی تایبەتە بوو بۆ خێزانی خێزان بۆی چووە ئەمە و تەکنیکانە زۆر زەرورە و ئەگەر ئەوە نەبێت هۆڵەکەش بۆی دەری نایەنێت ئیتر ناتوانێت فیلم بگرێتە خۆی بەڵێ ئەیتر کەسە بزنسمانەکانیش ناتوانن هۆڵ دروستکەن ئایا دەسەڵات هاتووە لە هەموو شارێک هۆڵێکی وا دروست کات بۆ فیلمسازی بگونجێت بۆ شانۆ بگونجێت قەی ناکە برابا جارجار کۆڕ و کۆبوونە و کۆنگرەوە و پلنومەکانی خۆشانی تیا ئەنجام بدەن بەڵام با بنەمایەکی سینەمایی تیا هەبێت بۆی گەشە بۆ بازار ڕەبدا چونکە وەکو وتمان سینەما یەکێکە لە پایە گەورەکانی ئابووری وڵات
یعنی ما بێ دەسەڵات بیکات ئەبێت باوەڕت هەبێت لەوەیە نەوت نەمێنێ بەڵام سینەما ئەمێنێ هۆڵەکە زەرورە بەڵێ وەکو کشت و کاڵ وەکو سامانی کشت و کاڵ ئەمەش سامانێکە بەڵێ ئەمە بێژگەلەوەی کە تۆ میلەتت بۆ پارێزێ میلەتت وا بۆ لێکە لە کەڵچەری ڕەسەندانە بڕێت و میلەتت بۆ چاکە کاتەوە چاکسازی ئەکا دووریە خاتەوە لە شتە خراپەکان ئیتر ئەمە هیچێکە لە کەڵچەرەکان و لە ئەمریکا من نمونەیەک بێنمەوە ئەو کاتانەی کە کۆڤید کۆرۆنا پیا بوو بەڵێ هۆڵ نەبوو بەڵام لە زۆر جێ پارکەکان فیلمەکانیان لەوێ لێ ئەدا ئێمە ئێستا سیستەمێکەیە لەگەڵ سیارەکانە لە ناو ترومبێلەکانە سیستەم FM دەنگەکە بە FM خەڵکەکە ئەچوو پلیتێ بڕی من خۆم نەڕۆشتم سوتفەم نەکرد لەو کاتانە بەڵام خەڵکە چوون بۆ پارکە گەورەیە بە سیارەکەی و لە ناو سیارەکەی دانیش دەرناچوو پەنجەرەکانیشی پێوەدا بوو بەڵێ فیلمەکەی ئەبینی لە پشتش با بڵێن شوشەی پێشی سیارەکەیەوە فیلمەکەی بینی لەسەر شاشە بەڵام لە ناو سیارەکەی بوو چونکە ساوند سیستەم لە ناو سیارەکەی هەیە ڕاستە فیلمەکەی بینی وە پارەشیان پێدا ئەمە زۆر هۆڵ یعنی ئەمە ئیشەکە بۆ کرا بەس نیڵن فیلم پەکی بکەوێت ئەمە بێزگەلەوەی نێتفلێکس و ئەمازۆن و هۆڵ و ئەوانەش ئەوە نەیتر ئیشیان کرد بازاڕیان گەرمتر بوو ئەمە لە کاتێکە کاتی خۆی با بڵێن کۆمەڵێک بێزگە لە هۆڵەکان یعنی باسی هۆڵەکەی هەموو فیلمێک لە ئەمریکایە بەس لە ناو ئەمریکایە زۆربەی فیلمەکان کە پێشان دراون بڕۆ لە گوگل سێرچکە ئەڵێ لە بگەڕانێ بکە لە گەڕانەکەی ئەڵێ لە هەفتەی یەکەمە بەس لە ناو هۆڵەکان هێشتا نەچۆتە دەرەوە فیلمەکە پارەی خۆی دەرکرد بڕاستە ئێوە زۆرە بەس لە هۆڵەکانە یعنی بە تایبەت بۆ هۆڵەکان بۆی چۆن ئەمە بێجگەلەوەی لێرە سیستەمێکە بوو دوای ئەوەی لە هۆڵەکان دەرەچوو بازار کرابوو لە ساڵی 75 لە کاسل ئەلمانیا ئێخارد بۆم فرۆژگایە کرایەوە بەو ناوە ئەم فرۆژگایە دوایەوە فیلمەکان کە لە هۆڵەکان دەرەچوو ئەچوو ئەو فرۆژگایە بەشی هەبوو لە هەموو شارەکان وای لە هات بەشێ بوو لە وڵاتەکانی تر لە ئەمریکاش ئەوەش داهاتێکی تر بەڵێ جۆرج ئاتکیسکۆم لە لۆس ئەنجلسی ئەمریکا ساڵی 1970 ئەویش بازاڕێکی وای کردەوە دوای لەم دوایانە بازاڕێکی کە هەبوو تا پێش ئەوەی کە نێتفلێکس ومانە پێیابێت ئەو بازاڕە هەر هەبوو ناوی بلاک باستەر بوو بەڵێ خۆم لەوێ فیلمە مێناوە فیلمی مەستی ئەسپە سەرخۆشەکانم لەوێ هێناوە بە VHS ئەڕۆژی پارەتەدا فیلمەکەت هێنا لە ماڵەوە بۆ شەوێ سێرتە کرد نازان بۆ چەند شەو بۆ هەبوو دوای فیلمەکەتە بردەوە ئەمە دوای ئەوەی لە هۆڵەکان نەئەمە ئەهاتەوە بۆوێ لەوێ من بیرمە بینیم خەڵک سەرەی بۆگرت ئەیان فیلم تازەترین فیلم نازانمتر چی فیلمی بوو بیرم نییە هاتوو بۆ کەوتە بازارەوە لە هۆڵەکان هەر هەبوو بەڵام کەوتە بازاریشۆ خەڵکە چوو سەرەی بۆگرت بە کڕین و بەکرێ وەرگرتنیش ئەمە بەشێکە لە بەشی پرۆسەی هۆڵەکە بەڵام بەشی پرۆسەی هۆڵەکە سەبارەت بە داهات بۆ فرۆشتن ئەی ئێستاکە کە ئەمانە پەیابوونە با بڵینەوە نێتفلێکس و لە ڕێی سۆشیال میدیاوە ئەی ئەوانش لێرە خەڵکانێک لای ئێمە مەسەلەن نەچن بە فڕوفێڵ وا ئەکەن ناچۆنێکە بێت کۆدێک داخڵەکەن و سێری فیلمەکەکەن و پارە نادەن بەس لێرە پێی عیبە و بێزگەلەوە ئینتەرنێت فلتەرێکی لەسرە ئەزانێ سەرکەوت سەیری فڵامنە فیلمی کردووە بە قاچاخ بەڵێ ئێمە دەسەڵاتە بێ بیکات ئەمە بازاڕی تەکنەلۆژیا ئەوان ئەبێ بیکەن ئەمە چەند لە کوردستانەکەی ئێمەیە ئەم سیستەمە هەیە و چەند ویژدانی خەڵکەکەی ئێمە وایە بچن سەیری فیلمکەن و پارەی پێ بدەن هەتا ئێمە ئەو ویژدانە پاک نەکەینەوە وابزانم بازاڕی فیلمسازی کوردی پێناگات دەستخۆش بەڵێ تەوژمێکی کەی دراما و فیلمی بیانی ئایا کاریگەری نەرێنیان بۆ بازاڕی فیلمی خۆی هەیە؟ بە دڵنیاییەوە
بەڵێ لێرە سیستەمێکەیە ئەم ئێستا کە ئێمە تیاین وەکو جاران نییە جاران ئەو وڵاتە داگیرکەرانە لەشکرێکی گەورەیە هێنا و ئیتر هاتە وڵاتی داگیرە کرد و هەموو شتێک خستە ژێڕکێفی خۆیەوە نا ئێستا وان نییە ئێستا گۆڕاوەوە ئێستا بۆ بە سیستەمی جیهانگیری گلۆبالیزم ئەو لەما هەموو شتێکت داگیر دەکات سیستەمی جیهانگیری و ئابووری ئەم دوانە گرێداوی یەکترین بۆ ئەمەشەوە تا لە باشوور بۆ بە عەلوەی ساختکردنەوەی هەموو شتێکی تورکیا و ئێران حتا شتی تورکیا و ئێران وەستاوێت خەڵک شتی خۆمان ناکڕێت ئەمە من لە فەیسبوکەوە بینم خەیار جوتیارێکی کوردی خەیارەکان هەباتە بازار فڕێدا ئیتر جنێوەدا کابرا تووڕێە ئێلو لاشەوەڵێناڵەن خەیاری ئێرانی لە بازار فرۆشرێت تاراکە ئەمە تاوان نییە بەرامبەر بەو خەڵکە ئەمە ئەو سیستەمە جیهانگیریەیە کە بازاری ئێران و تورکیا و وڵاتانی تر و چاینا سین هاتوون لە وڵاتی ئێمەیە خۆیان ساغەکەنەوە وەشتی خۆمان وێرانەکەن اینجا گەربینە سەر میدیا لە میدیاش تۆسیەکەم هەروە بووە خۆ هەموو وڵاتان سەیری فیلمی باشی ئەمریکی ئیسپانی ئەوانەمان کردووە خۆشە فیلم ئاکادمی و باشەکان سێرکەین ئەمە خاڵێکی جوانە چاکە بەڵام نەک ئەو خاڵەی کە دەوڵەتی تورک کاتێک کە تێ فیلمێکی یا درامایەکی خۆی ئێنێ لە وڵاتی ئێمەیە پەخشیەکات ئەمە ئەبێ بە ژەهر دێ میلەتەکەت بۆ ئۆگۆڕێ ئەیکا بە تورک بە کەڵچەر و بە بیرکردنەوە و بە حەز و لە جل و بەرگ و لە قژدایەنان و لە لچ ئەستورکردن و لە مکیاج و ئیتر لە هەموو شتێک لە ڕێی ئەو فیلم و ڤیددیوانەشەوە بازاڕی خۆی ساغەکات و هەرچی کەرەسەی جل و بەرگ و خواردنی شێتی خاتە بازاڕەوە ئیتر بازاڕی کابرایەکی جوتیاری خۆمان لەکۆ شتەکانی ساغ بێتەوە ئەی فیلم ئێمە چۆن شتەکانی ساغ بێتەوە لە کاتێکە ئەمەی ئێمە ئیشەکانمان بۆ هوشیارگەریە هوشیاری پێش عەقڵە لەوەیە کەسێکە بێ عاقڵ بێت بەڵام هوشیار نییە کە هوشیار بوو هوشیاری نەتەوەیی زۆر زەرورە پێش عەقڵەکەوێتەوە پێش زانی نەکەوێتەوە کابرا سێرەکەی دکتۆرای هەیە ماستەری هەیە بڕۆ ئێستا بە شانوباڵی حزبێکە هەڵەدا حزبەکە دوژمنی میلەتە ئێمە یعنی و کەسە هوشیار نییە هوشیاری نەتەوەیی نییە اینجا ئەمە بۆ بازاڕی جیهانگیری ئەو هوشیاریە ئەگەر نەبوو گەورەترین دەردە گەورەترین گرفتی سەرەکی میلەتە بۆ میلەتی ئێمەیە و ئەمانەشە بێتە هۆی ئەوەی سڕینەوەی شوناسی کوردبوون دوایەوە چاندنی خۆیان وەکو باڵادەست پێشانەدەن بڕۆ تا ئێستاکەش نازانم تۆگەر بیرت بێ زمانێک خەڵکێکە بوو ئەچون تەقلیدی عەبدولحەلیمیانە کردەوە گۆرانی کوردی عەبدولحەلیم و فەریدەت ڕەش و هەر گۆرانی کوردیەکان بوون ئێستا وای لێ هاتۆش گۆرانیەکان بۆ بە تورکی ئیتر وا ئەزانن ئەگەر بووی بە تورک بووی بە عەرەب بووی بە فارس ئەوە تۆ مسەقەفیت ئەوە تۆ زیرەکیت ئەوە تۆ کەسێکی زۆر لێ هاتووی خۆی ئەسڕێتەوە خۆی لە ناوەبات ئەمە چێ ئیشی بۆ کردووە بازاری جیهانگیری ئیشی بۆ کردووە و ئەو فیلم و سینەمایانە کاریان لە سەر سۆزی هەموو تاکێکی ئێمە کردووە وای لێ کردوین خۆمان لە ناو بدەین خۆمانمان پێ باش نەبێت خۆمان ئەوان لەسەر خۆمان بە سەدقات بسەپێنین یعنی من نمونەیەکی زۆر بچووکت بووینەوە لە کەرکووک لە هەولێری شەمان شتەیە زۆر کوردی ئێمە کە ئەهاتنە ناو بازاڕی کەرکووک بازاڕەکەی لەوێ لە لادێکەوە هاتوو بوو کورد بوو ئەهاتە ئەوی زوو ببێ بە کەسێکی شاری ئەمە گرفتێک بوو واشێزانی مسەقەفیە واشێزانی ئەمە عاقڵیە ئەمە گەورە ئەبێت پێی ئیتر هەوڵێدا بە تورکمانی قسەکە دوای ماوەیەک کە دەمێک کردەوەیت من تورکمانم بۆ لەبەرەوەی ئەمە کاریگەری دەوڵەتی عوسمانی 700 ساڵی فەرمانڕەوایی دەوڵەتی عوسمانی لەو جێ هەر جێ مابوو ئەی ئێستاکە ئەبێت کاریگەری دەوڵەتی تورک و دەوڵەتی ئێران چی بێت لەسەر ئەم سیستەمی جیهانگیری و بە تایبەت لە ڕێی فیلمەکانەوە لە ڕێی
دراماکانیانەوە چیان کردووە و چۆن بازاڕی فیلمسازی ئێمەیان تەپاندووە وێران کردووە خەڵک تااقەتی نییە سەیری فیلم و درامای کوردی بکات هەتا شتی تورکی وەستابێ هەتا شتی ئەوان وەستابێ و تورکیا بە وەشنا شتی خۆی ئەنێرێ بۆ ئەمریکای جنوب ئەمریکای باشوور ئەمریکای لاتینی لەوێش ئێستا خەریکە ئیش بووە کە ڕۆڵی خۆی هەبێت ئەمە بە سیستەمی چکن نوێی کۆلۆنیالیزمە با بڵین داگیرکەرانە لە ڕێی میدیا و دراماوە وەگەلێ جار پارەی زۆریشی بۆ هەڵە ڕێژن بەس بۆی فیلمەکانیان بگامە لە سەرەتایە فیلم و دراماکانیان لەوێ کەوتە پەخشکردن اینجا دێن چیەکەن پارە ئەکێشنەوە چونکە بەس فیلمەکە بەسەوە نییە پارەی بۆ ئەدا بەو تەلەڤزۆنە لەوێ پەخشی کات بەڵام بازاڕی خۆی لەگەڵ خۆیان بات نەریتی خۆی لەگەڵ خۆیان بە دوای وای لێدێ خەڵکەکە داوای فیلمی تورکیەکەن اینجا بە تەلەڤزۆنەکانی ئەوەیە فرۆشێتەوە بەدڵنیایی ئەمە ئەمەیەکێکە لەو گرفتانە اینجا نازانم بچینە سەر پرسیاری برادران با بچینە سەری و کۆمنتەکان ئەگەر بێتە سەر شاشەکە بۆ ئەوەی بیان بینم بە تاکید ئێستا بگەڕێنەوە بۆی کاک حەمەسوار تخوا کا حەمەسوارە تۆ کاکتەنیا ئەوە نەبێ بڵێن ئاگامان لیان نەبوو بێت نا ئێمە سپاسی بەشداریکردنیانەکەین بە دڵنیاییەوە زۆر باشە کاک حەمەسوار دەڵێ ئێستش کۆمەڵە فیلمێک بۆ بازار دروستکراون بەڵام بەداخەوە سیناریۆی هەندێک لەو فیلمانە زۆر لاوازە ناتوانێت قەناعەت بە بینەر بکات بە تایبەتی کە هەوڵ دەدرێ هەندێک گۆرانی بێژ بەکار بێنن کە لە ڕووی نواندن و ئەداکردنەوە زۆر لاواز و بێتوانان مەبەستی ئەوەیە گۆرانی بێژەکان بەکارهێنرێن بۆ ئەوی بینەر ڕاب کێشێ هەڵبەت مەبەستی کاک حەمەسوار بڵێ من هەر بۆ چوونەکەی کا حەمەسوار من بە تەواوی لەگەڵیانەوە ئێستا بۆ بە بەشێک لە وانەکەی ئێمە بەڵامەکەم ئیزافەیە بدەم نەک بڵێم وەڵام بەمەوە بەڵێ یەکێک لە بینەمەکانی فیلمسازی چییە بۆ بازار پیاکردن ئەکتەری ناودار بێنە ئەکتەرێک دیار بێت گۆرانی بێژێکی دیار بێنە دیار بێت گۆرانی بێژەکە هەر خۆی وابێت خەڵک بۆی بچێ بینەری تایبەتی خۆیان بێت بەڵێ هێنا لە فیلمەکە تا بەشدار بێت ئەمە هەنێک لەم پرۆسانە لە مێژووی سینەمایە کراوە بەڵێ ئەو کەسە ناودارەکان کەسە باشەکانیان هێناوە ئەکتەر ناڵێن بەڵام گۆرانی بێژیان هێناوە گۆرانی بێژەکە گەلێ جار سەیری کردووە فیلمەکە سیناریۆکەی بەدڵ نەبوو توێتی من بەشداری لەو سیناریۆیە ناکەم بەڵێ ئەو سیناریۆیە بەسە گۆرانی بێژەی بۆ بەکارهێنان بەکارهێنا و بازاڕی پێپیاکە بەڵامڕووی بابەت و لە ڕووی هوشیاری و خزمەتکردن سیناریۆکە هیچ نەبووە بەڵێ بەس ڕوویەکی بازاڕی هەبووە هەنێ گۆرانی بێژ ڕەبزیان کردوتۆ بە سەنێ گۆرانی بێژ لەگەڵیانە لەگەڵیا چوون بەڵێ بۆیە لە فیلمە مسرێ کۆنەکان زۆر لە گۆرانی بێژانی تیابوون لە فیلمە تورکیەکانە برایم تاسوانە زۆریانی تیابوون بەس هەنێک هەبوون لە گۆرانی بێژەکان نە بەشداری فیلمی جوانیان نەکرد بەڵام وەکو ئەکتەری ناسراو لە بواری سینەمایە کاتێکیانوێ ئەکتەرێکی ناسراو بێنن ئەکتەرەکە بۆیە ناسراو بووە چونکە خۆی لە خۆیان سومعەیەکی بۆ خۆی دروست کردووە دێڵێن کرێدت یعنی متمانە خۆی متمانەی بۆ خۆی دروست کردووە لە لای بینەری خۆی بۆیە ئەو ئەکتەرە ناچێت لە فیلمێکا بەشدار بێت فیلمەکە بێمستەوا بێت بۆ بازار بێ و بۆ پارەک پیاکردن بێ ئەچێ لە فیلمێکا بەشدارە بێ هەردوو تەوەرەکە لێکەداتەوە خزمەتی مرۆڤایەتی هەم بازارکردن ئەوە دواتر ئەمێ باسێک لەوە بکەم ئێستا نامێ زۆر زۆر باشە ئەگەر کۆمنتی ترمان هەبێ بێتە سەر شاشەکە زۆر باشە ئەڵێ کێشە نەبوونی بازار ئەوەیە کۆمەڵێک هۆکار هەیە یەکەم ئەو کارەی کە بەرهەم دێ دەبێ تەجاوزی عەقڵی کۆمەڵگەی ڕۆشنبیر بکات دووەم ئاستێکی جیهانی هەبێت سێهەم لە پشت بەکەرتی تایبەت پشت بەکەرتی تایبەت ببەسترێن نەک کەرتی گشتی چوارەمیش دەبێت بازارێکی تایبەت دروست ببێت بەکڕین و فرۆشتنی سیناریۆ و دروستبوونی کۆمپانیای کاستینگ و بەرهەمهێنان بەڵێ هەموو ئەمانە من لەگەڵیان هەنێکی هەر ئێستا لەم باسەیە باسم کرد بەڵێ بە دڵنیاییەوە کاک تەنیاکجان
وایە ئێمە خۆمان لە خۆمانە لە وڵاتی خۆمانە دروستیکەین بەڵام کە هەیە ئەو خاڵە شەر دواترە مێ بچمە سەری باسیکەم فیلمی کوردی ئایا بەس لە منطقەکەی خۆیان بمێنێتەوە بەڵێ لە ناوچەی سۆران بمێنێتەوە لە ناوچەی بادینان بمێنێتەوە لە ڕۆژاوایە بمێنێتەوە ئەی نەچێتە دەرەوەی وڵات چۆن ئیش بۆ بکەین فیلمەکانمان بچێتە دەرەوەی وڵات لە باز هۆڵەکانی دەرەوەی وڵات بفرۆشرێت ئەمە یەکێکە لەو خاڵانە دواتر حەزەکەم بێمە سەری بەڵام با بزانین ڕوونا خان چیڵێت زۆر باشە ئەڵێ دەستخۆش بەداخەوە بڵێ دەسەڵات یەکەم هۆ بوون بۆ نەبوونی سینەما چونکە هیچ دەسەڵات یارمەتی دەر نییە بۆ ئەگەر بزانین چەند هۆڵی سینەمای شیاو هەیە لە شارەکان پاشان دەستی هونەرمەندان ناگیرێت بە مادی و معنەوی پێم وا بێ هەمان پرسیارە بەڵێ ئەمە باسمان کێشەی دەسەڵات کرد کە دەسەڵات کۆمەڵی خاڵ هەبوو من لە بەندی یاسایی یعنی بەندی یاسایی نییە ئەگەر هەش بێت بەڵام جێبەجێکردنی نییە لە بواری بۆ پاراستنی بازاڕی فیلمسازی بەڵێ ئەعنی ئەوە نییە اینجا ئەوە ئەگەر هەبێت ئەوە وەیەکێکە لە شتە باشەکان با بێنە سەر کاگە ڕزگارکەریم بزانم چێڵێ لای من چونکە شاشەکەم بچوو کردوەوە نایبینم ئیلا بێەوەی ئەڵێ فیلمەکەی مێڵ گیبسن جەربارەی مەسیح هەر ئەوەنەی نووسیوە هەر ئەوەنە دەرەکەوێت بەڵێ ئەڵێ فیلمەکە ناوی The Passion of Christ باسی لەوەیە بەڵێ کاک ڕزگارجان زۆر سوپاسی تر گازا بڵام عقلم کۆمپیوتەر نییە چیە لەو کاتێکا بینم چۆ ڕاستەکەی دەست خۆش سوپاسی یەکەین زۆر سوپاس کاک ڕزگارجان بزانین کاک حەمەسوار سەرکەوت بەڵێ ئەڵێ کاک سەرکەوت ئاستی فیلمەکانی شکاریگەری هەیە من هەموو جار مناڵەکانم بۆ فیلمە کوردیەکانە بم بەڵام زۆرینەی کات بێتاقەت دەبن لە ئاستی فیلمەکان و دواتریش پێم دەڵێن ئیتر ئێمە ناین بۆ سیرکردنی فیلمی کوردی چونکە چێژی تیانیە و سیناریۆی لاوازە و توانای کۆنتاکتی لەگەڵ بینەر نییە بەداخەوە هەندێک لە فیلمەکان ڕاستە ئەو بابەتیانتیایە من لە 100% لەگەڵیە دووبارەی ناکەنەوە جارێکی تر ناچنەوە بۆ سەیری کە دەبینن فیلمێک بۆ جۆرەیە ئەمە ئەبێ ئەو دایک و باوکانە ئاگیان لەوە بێ بزانن چی فیلمێک باشە بۆی مناڵ ڕاستە چی فیلمێک باشە چی فیلمێک زەوقی ئەم مناڵەیان نەگرێت چی فیلمێکە مناڵیان حەزیلێ چی فیلمێکە و مناڵە حەزیلێ چونکە لێرە لەم وڵاتە و من لە ئەوروپاشە من بینیوە مەسەلەن فیلم کاتێک کە نیشانە درێت لە کتێبخانە گشتی فیلمەکان داراون ئەتوانی ڕۆی بۆی لەوێ بە بەلاشێ هێنیت تایبەت بۆ مناڵان اینجا نووسراوە ئەم فیلمە بۆ تەمەنی ئەوەنەیە ئەو فیلمە بۆ تەمەنی ئەوەنەیە و هەروەها چەناڵی تەلەڤزۆنی پەروەردەیی هەیە لێرە لە چەناڵەکان نووسراوە فیلمەکان یا چەناڵەکان هەنێ چەناڵ هەیە ئەڵێ ئەم چەناڵە بەس فیلمی ئەو تەمەنە لێنات و گەلە جار لە ڕێی یوتوبەوە فیلمەکان پێشانە دری فیلمی مناڵان فیلم هەیە زمانی مناڵپاکەکاتەوە فیلم هەیە مناڵ فێری ژماردنەکات فێری زانستەکات بە هەر یەکەی بە جۆرێک اینجا بۆیە ئەمەشە نەگەڕێتەوە سەر باوکان نابێ هەموو مناڵیش بەری بۆ هەموو فیلمێک چونکە حەزی ئەو چۆنە مەسەلەن کاتێک کە حەزلی لە تەمەنی وایە بەو تەمەنە سەیری ئەو فیلماکە بەڵام کە تۆی بێ بۆ فیلمێکی گەورە تااقەتی هەر لێ نییە هەردان دانانیشێ بە دیار فیلمی ژن بەزنەوە ڕاستە ئەوکەی ئەوەی هەیە نازانێ لی تێناگات بۆ فیلمێکی فەلسەفی مناڵێک بەری زۆر گوناحە ئەمە بێجگەلەوەی من کە لەگەڵ بۆ چوونەکەی کاک حەمەسوارم فیلم سازانی ئێمە تا چەند توانیانە فیلمی باش بکەن بەڵێ تا چەند توانیانە فیلمێک بکەن سەرنج ڕاکێشن وەکو ئەوەی کە شەکسپیر ئەڵێ شانۆیەک پێشکەشکە مناڵێکدا بنێ سەیری شانۆیەکە بکە ئەبێ شانۆیەکە ئەوە بەهێز بێ ئەو مناڵە خۆشترین خواردنی بەدەسەوەیە ئەبێ ئەو مناڵە لە خۆشی شانۆیەکە خواردنەکەی لە دەست بکرێتە خوار و ئاگای لێ نەمێنێ ئەمە لە کاتێکە من لەگەڵەوە بۆ چوونەی
کاک حەمە سوارم نەبێ فیلمەکانمان ئاوهابن نەک بەو ئاستەش کە هیچ ئاستێکی نەبێ بەڵام من بەس ویستم پۆلێنی ئەو دوو شتە بکەمەوە دوانە ئەو دوو لایەجیاکەمەوە بەڵێ ئەگەر کۆمنتی ترمان هەبێ بێت بێنیتە سەر شاشەکە کاک سەرکەوت کاکتەنیا بەداخەوە زۆربەی زۆری دەرهێنەرەکانمان کە فلم دروست دەکەن تەنها بۆ فستیڤال دەیکەن نەک بۆ ئەوەی لە سینەماکان نیشانی خی خۆمانی بدەین ئەوەش هۆکارێکی ترە ڕاستە تەنها بۆ فستیڤالەکان کار بۆ فیلمەکرێت و فلم نمایش ئەکرێ لێرە ئەمەش گرفتێکی کەی گەورەیە چونکە ئێمە کە کاتێکە باسی فستیڤالەکانەکەین من فیلمی کوردی هەبووە لە هی برادران کاتێک کە سەیرم کردووە ناو یەک ریز فستیڤاڵی داناوە فستیڤالە چەندی باوەڕ پێکراون چەندی تا ئێستا ماون من لەم شارەی خۆمە فستیڤالێک گوتیان سەرکەوتارۆ فیلمەکەتمان بەدڵە ئەمە لە 2015 بۆیانم نرد ئەوەتیان کردم چوون بۆ فستیڤالەکان حەزم نەکرد خۆزگاموت خۆزگا و فیلمەم لەوێ نەبووایە هەر هیچ نەبوو هەر چۆن ئەڵێ دووسێ کەس بوون بزانە پارەیان دەستکەوتۆ چۆن هاتوون فستیڤاڵێکیان کرد خۆم لە ڕوون نهاتر باسی کەم لەوێ خەڵاتیشم وەرگرت بەس فستیڤالەکە ئێستا بگەڕێم وەکو وێبسایتێک ئەو سا وێبسایتی نەبوو ئێستا بگەڕێم وەکو ناو نییە وە نەشمە هەر ساڵێ دوان کردیان و نەمان ڕاستە ئەمە نابێتە فستیڤال یعنی اینجا شەگەر بمانێ بڵێن وەڵام فیلمە لە فستیڤاڵی ئەوە وەرگیراوە نەخێر فستیڤال نابێتە پێوەەر بۆ باشی فیلم ئەیگەلێ جار نوری شەریف لە عێراق کاکامەران ڕۆ باسی کردوتی چین فستیڤالێکا بووین فستیڤاڵی شانۆیی وابزانم باس کرد وتی چوون بۆوێ نوری شەریفم بینی وتی خۆشحاڵ بوون دوای نوری شەریف سێرم کرد پیتاقی بە پەلەی هەبوو بگەڕێتەوە قسەم کردۆمانە وتی دوایی تێگەشتین لەو کاتەیە کوێت زۆر یارمەتی لە کاتی جەنگی کەنداوە بووە کوێت زۆر یارمەتی عێراقی دابوو و کوێت بە شانۆگەریەک بەشداری کردبوو شانۆگەرەکە هیچ ئاستی نەبوو نوری شەریف لێژنەی دادوەری بووە عێراق داوایان لێ کردووە کە نوری شەریف و ئەوانی تر هەوڵدەن ئەو شانۆیەکەی کوێت بکەن بە باشترین شانۆیی ئەوەی ڕەت کردوێتەوە و هەر عێراقی بەجێشت هەر باشە نەکوزرا ڕاستە باشە ئەیتر ئەو فستیڤاڵی تر لە کۆ هینی ئەمێنێت متمانەیە ئەمێنێ نایمێنێت چونکە بۆ فستیڤال زۆر لە فستیڤالەکان لەم وڵاتانە شەوان بۆیە فستیڤال ناتوانانی بکەی بە پێوەەر فستیڤالێکە برادێک کاگام لێ بوو کەوتەوەی بە زۆر لە خەڵکەکە ئەمداوە ولا بە ئیحرازکردنی خەڵکەکە دەم کۆ بکاتەوە بۆەوەی دەنگی پێ بدەن بێ بە یەکەم ئەمە من ناتوانم بڵێم پێوەرە لە سلێمانی لەو سلێمانیە من بووم بە لێژنەی فستیڤال ناوی فستیڤالەکە و ئینەکە نایەنم بە هیچ شێوەیە کرام بە لێژنەی فستیڤال حەوت کەس بووین سیانمان لە کەسە جدیەکان بووین پێنجمان خەڵکی در کەسانی کە هێنا بوویان سێرم کرد ئەوە نەبوون ئەو ئاستەیان نەبوو ڕێزم بۆیانەیە خۆشیان نەوێ کاتێک کە کرا بە دەنگدان ئەو پێنجە دەنگیان لە ئێمە زیاتر بوو ئێمە سیانمان دەنگمان لەسەر کارێکی زۆر جوانی جدیدا بەمە ئێمە حەقی ئەو ئیشەمان خوارد ڕاستە یعنی لێماندا بەڵام ئەو پێنجەی تر ئیشێکیان بەرز کردەوە و بوو بەینیترە من چۆن بیکەم بە پێوەەر ئەمە بۆ پرسیاری کاکتەنیا بوو بۆ چونەی کاکتەنیا لە 100% منش لەگەڵتام لەو بابەتە بەڵێ کۆمنتی ترمان هەیە یا بڕۆینە سەر پرسیارەکانی خۆمان وای هەیە بەس با بچینە سەر ئەوەی بابەتەکەی خۆمان زۆر باشە کاک سەرکەوت حاڵەتێکی تریش هەیە با بڵین لە ئێستادا خەریکە بێ بە دیاردا خۆ بەکەم زانینێک هەیە شکانەوەیەکی خۆمان هەیە بۆ فیلمەکانی خۆمان ئەمە نابێتە کۆسپێکی تر نابێتە کێشەیەکی تر وەکو هەر لە هەندێک لە کەلێنەکانە باسی ئەوم کرد ئەمە یەکێکە لە گرفتە زۆر سەرەکیەکان ئەمە زۆر لە هەموو ئەو شتانی کە باسم کرد
چونکە بۆ ئەمە کە لە ناو میلەتی ئێمەیە ئەم دیاردەیە هەبوو خۆمان بشکێنینەوە بڵێنکەی تەماتەی کوردی بە کەڵک دێ لە کاتێکە من تا ئێستاش لێرە بە دوای تەماتەی بازیان ناگەڕم بەڵێ دانیۆنە تامیلام خۆشە ئەها و تەماتە چرچ و لۆچە ئەها چرچ و لۆچە لێرە پێڵێن ئەگلی تەماتی عنی تەماتی ناشرین دەگرانترینە ئێمە فڕێدرێ ئەمە گەڕێتەوە بۆچی بۆ ئێمە نەگەڕێن بزانین شتی خۆمان باشەکارمان چییە تا ئێستا ئەو کەسانە پرسیاریان لە خۆیان کردووە کە بە تایبەت بۆ بینینی فیلم بچن قەت ئەو پرسیاریان لە خۆیان کردووە یان کە سەیری فیلمێکەکە نەکات بە بڕە پارەیەک کۆمەکی و فیلمە نەکات عنیەوە پلید نەبڕێت بێزگەڵ لێرە دیاردەیەکیکە هەیە جاری وایە خەڵکە چێ بۆ جەیەک ئەڵێ من ناتوانم بێن بەڵام من مەبلەغێکت بۆ نێرم بۆ یارمەتیدان کەسەوەی کردووە لای ئێمە بۆ برێوی پێ بدەیت هەوڵێ ئەو کاستە ئەو گروپە پشت بە دەسەڵات نەبەستێت دەسەڵات نیکە بە بووقی خۆی بەداخەوە وا لە دەوروبەرەکەشی ئەکا ئەبێ بە هۆکارێ بۆ ئەوەی نەچن بۆ سێری فیلمەکە ئەشکێنێت بۆ دانی تاکو ئێستاکە لایە ماڵن سیاڵن کورە تخوا فیلمی کوردی یا درامای کوردی چێ تاقەتی ئێمە دیاریۆدانیشێت من 100 جارە من بیستووە بەڵێ لەو بڕوایم هەمومان بیستومانە ئێستا و برادرانی کە جوانێک بەدڵنیایی خۆ فیلمەکانی جونەی بۆ نیمانە شتی باشمانەیە فیلمەکانی ئیلماز جونەی وەکو دۆزی ئەمە بێجگەلەوەی دۆزی کوردین بەڵام لەسەر ئاستی تورکیا لە باشترین فیلمەکانە بووە و بگرە زۆرێک لە فیلمەکانی گەشتە جیهان من بە جیهانی ڕێگا فیلمی ڕێگا ئەو کاتێکە لە کانا خەڵاتی وەرگرت بڕۆ سەری داکومنتەریەکان کە بڕۆ سەیری ئەو خەڵکانەکە کە گەڕان و باسییان لەسەری کردو بزانێن مازگۆنای لە چی هاستێکان بوو بۆ وانەبێ ئەمانە ئەمە بێزگە لە یۆرمازگۆنای ئەی بەهمەنی قوبادیمان فیلمی ئەسپەکان مەستی ئەسپەکان ئەی فیلمەکانی تری ئەی هونەر سەلیم ئەی برادرانی تر ئێستا بگرن چونکە لە ناو ئەم لای بەیان قساکەم ناوەکانم بەبیر ئۆنە بەبیینە براتەرانی تر هەم فیلمان گەشتۆتە ئاستی جیهانی و خەڵاتی فستیڤالە جیهانیەکانیان وەرگرتەوە فستیڤالە کرچ و کاڵانە ناڵم لە هۆڵەکانی سینەمانی نمایش کراون بەڵام ئاکە لەو هۆڵانە نمایش کراون گەشتۆتە ئەوەی کە بڕێ پارەی ئەوەنیان دەستکەوێت کە بتوانن دوایی برەو بە فیلمی تریان بدەن ئەمە کێشەیە چونکە ئەو کۆمپانیانە ئەوە بێ برادێکی کە بێت باسی ئەو کات ئەو کۆمپانیانەی کە فیلم دابەشەکەن فیلم وەرەگرن ئەوانش زۆر ساختە چین هەیە ئەوەنە پارە نادەن بەم فیلم سازی ئێمە کە بتوانێت ئیشکا خۆیان دەقاتی ئەو خێرەکەن بەتەکید لە گرێ بەستەکانە هەنێ شتدا ئەنێن لە بنەوە بە وردین و سراوە دوایڵەن ئەوە هەمووشی بەڕێ یاسایەکانە با ئێمە نین فیلمی کوردی خۆمان شتی کوردی خۆمان بشکێنینەوە و یەکێک کە ئەڵێم ئەمە لە هەموو شتانی کە باسم کرد مەترسیدارترە یەکێک بۆی وڵاتێک داگیر بکەیت بڕۆوا لە خەڵکەکەی کە هەموو شتێکی خۆی بسڕێتەوە هەموو شتێکی خۆی بە هیچ دابنێت تااقەتی نەبێت وەچی بکات لە هەمان کاتە هی ئەو وڵاتەی کە ئەوێ بێ وڵاتە داگیرکات هەموو شتێکی ئەو وڵاتە بە پیرۆز دابنێت ئێستا لە فەرم و لە کوردستانە ئەمە من هێرش ناکەمە سەردین بەڵام باس لە هەنێ لایەنی سیاسی ئیسلامی ئەەکەم ئایان کردووە زمانی کوردی بە هیچ شەزانن زمانی عەرەبی لەسەر زمانی کوردیەوەیە بڕۆ ئێستا ناوی کوردی نەماوە هەمووی بۆ بە ناوی عەرەبی بە ناوەیە کە گوایە خێرە و زووترە گەیتە بەهەشت ئەمە ئەوەیە تۆ خۆتە بێ بشتێنیتەوە بۆی ببی بە میلەتێکی تر ئەی خۆی ما گەربێت و بینە سەر ئەوەی بزانین کوردستان لە بەسڕا ئەگەر سەیری مێژووی من مێژووی عەرەبی و ئیسلامی زۆرە خوێنمەوە لە بەسڕا کوردی لێ بووە عەرەبی لێ نەبووە ئەمە پێشەوەی عەرەب بە ناوی دینی ئیسلامەوە بێتە ناوچەکە لە بەسڕا 70 دینی کورد سوتێراون لە ناو زیندانێکە ئەمە هەر خۆی لە خۆیان ئیسپاتیەوەکە کە کورد لەوێ بووە بەڵام
ئەی بۆچی ئێستا ئەم هەموو ناوچەیە بوون بە عەرەب طبعا هیچ لە هۆکارەکان ئەوەیە ئەم خۆشکانەوەیە بڕۆ خەڵکی ئەو میلەتە ئەو میلەتی خۆیان بشتێنەر خۆیان بشتێنەوە مشتی خۆیان لە بەرچاو سوک بێت اینجا بزانە با ئەو دەوڵەتە داگیرکەرە و کەسە داگیرگەرە بچێتە ئەوێ زۆر بە ئاسانی ئەیگرێ من یەکێک لەو مەترسیانی کە ئێستا لەم ڕۆژانە تورک تۆ بارانی هەنێ ناوچەی کردووە خەڵکێکمان دێت حەزبە کوردەکانی خۆمان خەتابارەکە بەڵام ناکاتەوە ئەو ناوچەیە ئەو حەزبەی هەر لێ نەبووە بڕۆوەتانە CPT ئەمریکی هینێکی کردو راپۆرتێکی کردووە لەسەر ئەو ناوچانەی کە تورک دێت تۆ بارانێکە کوردی هەر با بڵێن ئەو حزبەی هەر لێ نەبووە ئەسڵەنی حزبەکانی ترە کە ئێستا لە دەسەڵاتن ئەمە بۆ ئەوواکات بۆی گەشتیارەکە نەمێنێ لەوێ شتەکانت نەمێنێ بە هەمان شێوەی ئەنفال دەیەکان چۆڵکات نزیکەی 500-600 دێ چۆڵ کراوە ئەمە ئێستا کەسانێک دێن دیفاع لە تورکەکەن شتی خۆمانە شکێنەوە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان وە بە تایبەت فیلمیش ئەگەر ئێمە هەموو هەوڵی ئەوە نەدەین خۆشەویستی کەین لا یەکتری و بچین بۆی ئەگەر ناتوێ بیشی بینی مەیبینە ناتوێ مناڵەکانشت بیبینێ بەڵام بڕۆ پیتاقەکە بکڕە و بیدە بە کەسێکی کە یان هەر چۆنێک بێ با داعمێ بکرێت بۆ ئەوەی ئەبێ ئەمە بکەین بەنەری لە لای خۆمان ڕاستە اینجا پێشەوە کەسۆ زەرماوە بەڵێ کاک سەرکەوت پرسیارێکی دیکە هەیە تۆ باست لەوە کرد لە کاتی قسەکردنەکان تا ئاماژەت پێدا وتت دەبێت فیلمی کوردی سنوور ببەزێنێ بگاتە وڵاتی دەرەوە لە ڕووی بازرگانیەوە باشە ئێمە چۆن ئەم هەنگاوە دەست پێ بکەین ئەم هەنگاوە ئەبێ لە یەکەم هەنگاومانەوە لە نووسینەوە دەست پێ بکەین بەڵێ بۆ نووسین و وەڵامی ئەم پرسیارە ئەو پێم خۆش ئەگەر کەسێک هەبێت تایبەت بێ بەو بوارە ئەو بێ باسی بکات چونکە ئەوە نییە هەر تۆ بنووسیت بڵی بەس دۆزی کوردی ئەبەمە پێشەوە نەڕەکەش پێویستە یعنی سکرین ڕایتەر سیناریۆنووس لەگەڵ داڕشتنی هەنگاوەکانی نووسین ئەبێ بزانێ و بۆچی توێژێکی کۆمەلگا ئەنووسێت ئەمە یەک تا بۆ زۆرینەی چین و تەمەن و ڕەگەزەکانی کۆمەلگا بنووسرێت ئەوە پڕداهاترە بێت باشە ئەمە یەک و هەروەها لە هەمان کاتا بێ فیلمنووس شارەزای چەشەی بینین بێت لەزەتی بینین تامی بینین چییە ئێستا هەروەکەوەی کا حەمەسوار وتی مناڵەکانی تااقەتی ویان نییە بەڵام خۆی تااقەتی هەیە هەر یەکە حەزێکی هەیە هەر یەکە لەزەتێکە بینێت اینجا ئەبێن نووسەرەکانمان لە سیناریۆ نووسەوە لە فیلم نووسەوە شارەزای لەزەتی بینین بێت بزانێ بۆ کێ نووسێ و یەکێک لەو خاڵانە بۆ ئەوەی ببین بە جیهانی بۆی سنوورەکان ببەزەنێ ئەبێ بزانین لەزەت لای میلەتانی دەرەوە چییە بەڵێ ئەوان لەزەت لە چییە بینن نەک هەرە و دۆزەی ئێمە و بڕاتە بەردەستی و کابرا تااقەتی نەبێدانیشە سەیری بکات ئێمەمانێ شووناسمان بگات بەڵام ئاخراگەمان لە لەزەتەکە نییە نازانین ئەو حەزی لە چییە یعنی من نمونەیەکی زۆر بەسیط بێنمەوە باقلەوای ئێمە بەڵێ شیرینەکەی لامان خۆشە هەمومان پێماخۆ ئەوەی شەکری هەیە هەر بۆیە تووشی شەکرە بۆ لە بەرەوەی حەزی لێە کەچی وەرە لەم وڵاتانە ئەچیتە هەر وڵاتێک من کۆمەڵی وڵاتم کردووە لە هەر وڵاتە تامی شیرنی لای ئەوان جیاوازە و هەر یەکەشی حەزی لەو جۆرەی خۆیەتی نەک لەوەی پاخلەواکەی ئێمە بەڵێ ئێمە ئەبێ لە فیلمەکانیشە بیر لەوە بکەینەوە بزانین لە ئاستی جیهانە چی هەیە بەڵێ چۆن دیمەنەکان وادا ڕێژین لە کارکتەر و لە بابەتەکان و بە هەر هەموویەوە ئەو لەزەتە ئەمە لێرەوە ئەتوانین سنوورەکان ببڕین لەوانەش فیلمەکانی گوێنەی بەهمن کەی بەهار هونەر سەلیم ئەمانە توانیویانە هەنێکیان بڕۆن سنوورەکان ببەزێنن مەسەڵەن کەی بەهار خێزانی بەریتانیە بەڵێ خۆی لە ئیتالیا بوو بە گەنجی چۆتە ئیتالیا تەمسیلی کردووە لە شانۆکانە دوای چۆتە بەریتانیا لەسەر شانۆکانە ئەو ئاگاداری ئەوانەیە ئەو لەو تامە گەشتووە هەتا هاتووە کە داکومنتەری کردووە کە داکۆمنتەریەکانە با لە تەلەڤزۆنەکانی ئەوێ بە متمانەیەکی زۆر گەورەوەلی وەرەگرن ئەمە یەکێکە لەوانە لەو خاڵانە اینجا ئەو شارەزاییە زۆر زۆر زەرورە هەمان بێت ئەبێ ئیشی بۆ بکەین
لەگەڵ ئەوەشە ئەوە ئەبێتە سەرچاوەی بژێوی و داهاتی فیلمسازان و فیلمەکانمان هەندێک چەمکەیە لای خۆمەکو خاڵکە نووسیمە حەزەکەم بەسەرم نەچێت من پێم وایە بێ کار بۆم ئیشە زۆر بکرێ مە زۆر پێویستە بۆی بازاڕی فیلمی کوردی دروست بێت ئەوە نییە ئێمە ئێستا باسمان کرد هۆڵەکانمان باسمان کرد زمان زارەک ئەبێ حزبەکانمان وا بێ فیلمەکانمان کاڵێم کورد 30 ملیۆنە تا ساڵان 30 ملیۆنە نەخێر مناڵێم بڕۆ 70 ملیۆن 100 ملیۆنە ئەبێ فیلمەکانمان بگاتە ئەو 100 ملیۆنە ڕاستە نابێت لەو 3-4 ملیۆنەی سلێمانی و دووهۆک و ئەمانەیە قەتیز بکرێ یعنی فیلمی کرمانجی هەیە لە دووهۆک و هەولێر لێ نادرێت یە کرمانجیە خۆ کابرالی تێگات خەڵکی بادینین بینیوە سەیری فیلمی کرمانجی ناکاتی کوردستانی باکوور یا ڕۆژاوە لەبەر ئەوەی ئەوە کاریگەرە بەی حزبەکەی لەژێر کاریگەری حزبەکەیەتی ئەڵێ بڕۆ ئەمانە ئیتر قسەی خۆیەکە حەز ناکە ئەبێ ئەمە نەهێڵین و لەگەڵ ئەوەشە لەو 100 ملیۆنەش تێپەڕێ بچێ بۆ هەموو دنیا وەکو فیلمی ئەمریکی لە هەرچ وڵاتێکی دنیا بەس تەلەڤیزۆن کرابێتەوە لەو جەزیرانەی کە خەڵکەکەی هێشتا نازانن جل لەبەرکرد بە گەڵا خۆیان داپۆشن بەس کارەبا و تەلەڤیزۆنی بۆ چوو بێ فیلمی ئەمریکی لەوێ هەیە ئەبێ فیلمی ئەمەش وای لێبێ یعنی ئەمە یەکێکە لەو هەنگاوانە ئەبێ بۆی بردێت اینجا یەکێ خاڵێکی کەش لە جیهانە کەمپەنیەکان زۆربەی کەمپەنیەکان کە دێن ئەو فیلم ئەو سیناریۆیە بکڕن بیکەن بە فیلم یەکسەر سەیری ئەواکەن بزان بازاڕی چۆنە ڕاستە یەکسەر سەیری ئەواکەن چونکە ئەوە زۆر گرنگە بەڵێ لەسەرەوە دامەزراوە کە بازار بۆ خۆی پیاکات ئەویش ڕۆ ئەگەڕێ بە دوای ئەو فیلمانەی ئەو سیناریۆیانی کە بازاڕی هەیە ئەوە ئەهێنێت ئەوە ئەێنێ ئیشی بووەکە باوەڕتە بێت لۆگلاین با بڵێن دێڕنامە کە بە 4 دێر فیلمەکەت باسەکەیت لۆگلاین بە کوردی من ناوە دێڕنامە ئەو 4 دێڕە خوێندنەوە کۆمپەنی هەیە بەس بۆ 4 دێڕە یەکسەر پەیوەندی پێواکەڵێ وەرە فیلمەکەت مەوێکۆ ئەو سیناریوێت ڕاستە چونکە لەوێەوە بازاڕەکە هەڵەسەنگێنێ ئەزانی ئەمە چەند پارە ئەکات اینجاش بەڵێ کەمپەنیش هەیە لەگەڵ ئەوەشە ئەگەڕێ بە دوای ئەوەیە فیلمێک بێت فیلمەکە بابەتێکی ئینسانی گەورەش پێشکەشکات ئینسانیەکەی ئێمە بابەتمان زۆرە لە ئەنفالمانەوە لە شنگالمانەوە لە هەڵەبجەمانەوە بڕۆن لاوکەکانمان جۆلێ بگرن پڕێتی لە بابەتی فیلمی زۆر جوان بە مێژووی هەموو کووردا دێتەوە هەر لاوکەکانمان بێنم بیکەن بە فیلم پێویستمان بە نووسینی مێژوو نییە هەمووی تایە لە پێش ئیسلامەوە لاوکەکانمان شتی تایە تاکو ئێستاکە لاوچێکمانەیە ناسر و ماڵماڵ ئەگەر خەڵک بڕۆ گوێی لێ بگرێ لە بەس بەو لاوکە ئەزانی بەغا عەرەبی تیانە بۆ کورد بوو ئێوە مێژووە ئێوەمان بەسە یعنی ئینجا مەبەستم لە چی دێت بڕۆوانە بێنن زیینوی کەنەوە بەڵام بەو زمانە جیهانیە بۆ زمانە جیهانیە بازاڕی خۆیەکات اینجا ئەم پرۆسەیە پێویستی بەوەیە کەسانێکی پسپۆر لەو هاوڕێیانم بێن باسی ئەمە بکەن بۆ با بڵێن بۆ باسی بەرهەمهێنان بۆ کەمپەنیەکان ئەوە ئەبێوانەیەکی تایبەتی بۆ بڵێنەوە نەک من ئینجاوان دێ سەیری ئەتمۆسفێر با بڵێن کەش و هەوای فیلمەکە چییە شتەکانی چیە ئەمانە هەر هەمووی لای ئەوان پێویستە من هەستەکەم دێرەوە وا بزانم با تەواوی کە بەڵام با بچین بۆ لای پرسیاری برادەران بزانم ئەوان برادەران چیەڵێن زۆر باشە گەر بێتە سەر شاشەکە بۆ ئەوی بخوێنمەوە دەستت خۆش بێ بە دڵنیاییەوە من ئەلێرەوە ئەمەوێ بزانم لە کۆ دابڕاوین چونکە ئەمە یەکێکە لە خاڵەکان بۆ تا پرسیار پێم وا بێ کاکتانیا بوو بەڵێ ئەڵێ گەر ئێمە سینەمامان هەبێ کەمە بێ گیانی وەک دەوڵەتمان هەبێ دووەم دەبێ زمان ئەوە لە دوای ئەوەوە ڕووناخان پرسیارێکت کردووە بەڵام برادەرانی تر هەن ئەگەر دەرفەتمان بدەی با برادەرانی تر بێنە سەرخەت زۆر باشە هاواری فیلم پیدی وا بزانم شتێکی لەو بابەتە
بەڵێ سڵاو هاوڕێیان دەمەوێت ئەوەش بڵێم بە هەموو هەرێمی کوردستان ژمارەی هۆڵی سینەما نەدەگەیشتە 10 هۆڵ. ئێستا بە تاقی تەنیا لە هەولێر زیاتر لە 20 هۆڵی سینەما هەیە. واتە ئەو کات هۆڵ بە ژمارەکەم بوو، بەڵام فیلم و سینەما بازار و جوڵەی هەبوو. ئێستا هۆڵی سینەما زۆرە، فیلم بە ژمارە کەمتر بەرهەم دەهێنرێ. واتە پێویستە بەرهەمهێنان بەردەوام و لە زۆربووندا بێت بۆ ئەوەی کێبڕکێ دروست ببێت. لێرە من وەکو ئەو سەرژمێری و چونکە کاک هاوار کەسێکی تایبەتە ڕۆژنامە نووسی فیلمسازی، یعنی ئیشی تایبەتی بۆکات، ئەو زیاتر ئاگایە و ئاگادارە و بەهێنیش بەداتا قساکات. منەوەم زۆر پێخۆشە، من ئاگام لەوە نییە چونکە دوورم لێ بۆ زۆر جارش خۆم زۆر سوودم لەو بینیوە. ئەمە شتێکی باشە، بەڵام ئێمە یەکێ لە گرفتەکانمان فیلمەکان چین. تا ئێستا فیلمەکانمان چه پاریان بۆ خەرجەکات، پاریان بۆ خەرجەکە. حزبەکانش پارە بە فیلمێکەدەن، ئەو فیلمە ئەبێ دوو کەم تا زۆر پەیوەندی بەخۆیانەوە هەبێت. اینجا کەم تا زۆر پەیوەندی بەخۆیانەوە بوو، خەڵک تااقەتی بینینی فیلمەکانی نییە، چونکە بۆ خەڵک ئێستا گازندەی لەو حزبانە هەیە. ئیترەگەر بێتەوە فیلمەش باسی و حزب بکە، خەڵک بۆی ناچێت. اینجا بۆیە فیلمە جدیەکان ئەو فیلمانەی کە لەگەڵ هەناسەی خەڵکان تا چەند بەرهەم دێن، تا چه پاریان بۆ پەیاکات. ئێمە کێشەکەمان لێرە ئەمەیە، باسی ئەبێ ئەمە گەشەی پێ بدەین بۆی ئەو فیلم سازانەمان پشت بەخۆیان بەستن، پشت بۆ حزبانە نەبەستن، بۆی بازارێکی سەربەخۆ بۆ خودی فیلم سازانی کوردی دروستکەین. ئەمە ئەوەیە کە باسێکین تر با هۆڵ زۆر بێت. هۆڵەکان زۆرە، کابرا هەر هۆڵە و هی مەسوولێکە ئێستا لەوەی وابێت. من نازانم، من لەوێ نیم، لەوەی هەر مەسوولە و هۆڵێکی بێ، هەر وەکو چۆن هەر هۆڵە و هەر باخێک و مەسوولێکێتی، هەر شاخێک و مەسوولێ بۆ خۆی کردێتی. ئێستا لەوەی هۆڵەکانی سوابێتتر بوار نادەن. اینجا ئەمە گەشەناکە یەکێک لەوەیە دەرامەتەکە بودجەکە بۆڕی پارەکە لەکوێیە ئەوان ڕێگە نادەن، بۆیە فیلمەکە ئەمە بۆ چونێک لەوەیە برادرانی کە بۆ چوونی کەیان هەبێ بۆ ئەوە. بەڵێ زۆر باشە. بەهاری ئازادی سڵاوتان لێبێ. بەداخەوە دەسەڵاتی کوردی چەندین فیلمی کوردی بە هۆکاری سیاسی قەدەغە کردووە. لە ساڵی 1998 یەکەم فیلمی کوردی کە قەدەغە کرا فیلمی وڵاتی بێ ئاسمان بوو. ساڵی پاریش فیلمی ژ بۆ ئازادی بەشداری فستیڤاڵیش بوو کەچی هەر قەدەغە کرا. چەندین فیلمی تریش قەدەغە کراون بە گشتی دۆخی سیاسی هەرێم بۆ پێشکەوتنی سینەما لە بارنیە. بەداخەوە سوپاستان دەکەم، هەر بژین. سوپاس بۆ تۆش. منش زۆر زۆر سوپاس یەکەم. منجا ئەمەیە نە بڵێم نەگنەوە تو هەشت یەکەم فیلم کە بەرسانسۆر و بەر قەدەغەکردن و نانهێشت ببینرێت فیلمی زامێلی گەرمیانی براتان بوو. بەڵێ لە 96 بەڵێ 94 لەو کاتەیە. لەو کاتە یەک شەوێک نیشاندرا ئیتر نەیانهێشت پێشان بدرێت. چێ نەیهێشت؟ چەند دەسەڵات لەو کاتەیە ڕێگەی نەدا، بەڵام خەڵکی خۆشمان لە خوارەوە ڕێگەیان نەدا. ئەوە نامێ بچمە ناوە تەفاسیلانە. بەڵێ بەڵام برادەری زۆر نزیک شمە بوو، هاوکار بوون کە فیلمەکەیان دایە دەسم وتیان بیگەێنە هەولێر، با لە هۆڵی سینەما سەلاحەدینی هەولێر بەرامبەر پارێزگا لەوێ پێشان بدرێت. لەوێ پێشاندرا. بەڵێ هەمان حەزب بوو لەوێ حکومێ کرد، بەڵام لەوێ پێشاندرا، لە تەلەڤزیۆن یەوێش پێشاندرا. جا مەبەستن ئەو فیلمە بەرسانسۆر کەوت نەیانهێشتەوە. یەکەم فیلم بوو. ئیتر فیلم بەداخەوە بەو هیوایم ئەوە نەمێنێت. بزانین کۆمنتی تر خەندەخان ئەڵێ بە بڕوای جەنابتان لاوازی مارکێتین بۆ فیلم پێش نمایشکردن یەکێک نییە لە هۆکاری بەرەو پێشنەچوونی پیشەسازی سینەمای کوردی کە ئەویش پێویستی بە میزانیەکی باش هەیە، چونکە وەک ئاشکرایە لە پیشەسازی سینەمای پێشکەوتۆکاندا فیلمێک میزانیەی مارکتینەکەی ئەگاتە لە 80% ئەو میزانیەی کە ئەچێتە کۆی فیلمەکە. چ بایەخێک بۆ مارکتینی فیلم دراوە و چ بودجێکیشی بۆ تەرخان ئەکرێت. ڕاستەکاک سەرکەوتۆش لا سەرەتای وانەکەی باست لەوە کرد پێش ئەوەی فیلمەکان نمایش بکرێن ئەبێ
مارکتینێک یاخود ڕکلامێکی باشیان بۆ بکرێت بۆ ئەوەی خەڵک بەرەو پیری فیلمەکە بچێت ئەگەر ڕای خۆشت بڵێ لەسەرەوە. بەڵێ طبعا ئێمە ڕوانەر بینەر یەکێکە لە پایە سەرەکیەکانی مارکتینگ بازاڕی سازی. یعنی ئەگەر بینەر نەچێت بۆ فیلم وە پارەی پێ نەدات ئیتر چۆن بازاڕەکە دروستە بێت، گۆڵەکان گەشاکەن، ئیتر چۆن دەرهێنەر و فیلمساز و سیناریۆ نووسەکان و کۆمپانیەکانی بەرهەم گەشاکەن و وە فیلم دێنە بەرهەم. پێویستمان بڕوانەرە. بەڵام لە پاڵ ئەمانەشە ئێمە بڵێن و نەڵێن جاران ترەیلەری فیلمەکانە کرا لە پێش ئەچیتە سینەما وەختە تەلەڤزۆنیش نا ڤیدیۆش نەبووە چیتە سینەما جارێ چارێکێک بەست ترەیلەرەکان با بڵێن کورتەی فیلمەکان پێشاندا هەموو فیلمەکان ڕاستەوە جاران کابراایەک ئەپاڵی بە عەرەبانەیەکەوە ناعەرەبانەکە ئەم دی و ئەو دیوی پۆستەری فیلمەکە دانرا بوو بەناو بازار ڕائەگەڕا داران ئەچیتە سەر هەر سوچێک لە ناو شارە بلەم لا لەو پۆستەرێکی گەورەی فیلمەکان دانرابوو. ئەمە وای کردو بوو خەڵک هۆڵەکان ئەوەنە لەبار بوون خەڵک بە خێزانی بە تایبەت بۆیە ڕۆشتن. هۆڵەکان کاتی تایبەتیان دانابوو بۆ توێژەکانی بینەران، یعنی توێژی بینەران جیاواز کرابوو. مەسەڵەن خەڵکانێک ئازانیم خەڵکانە لەم کاتانە مناڵامیان فلانە کەس فلانە کەسەمانە ئەم توێژە بەیانیان لەو کاتانە دێن لەو کاتانە بۆوان بوو کاتێکی تر بۆ خەڵکانی تر بوو، یعنی دانرا بۆ یانزانی کە ئێمانە دێن. دوایەوە خێزان بۆ شەوان بوو، شەوان بە تایبەت خێزان بۆ یەچوو. ئەمانە هەر هەمووی پەیوەندی بە مارکێتینەوەی بە بازاڕەوەیە. ئەگەر بێت و ئەمانە هەر هەمووی بە جوانی هەتا پۆستەر یەکێکە لە بنەماکانی سەرنج ڕاکێشانی بینەر. ئەی تەلەڤزۆنەکان ئەمڕۆ تەلەڤزۆنەکانمانەیە سوۆسیال میدیامانەیە چەند بانگەشەی گەرم و گوڕ بۆ فیلمەکانەکەن بۆی خەڵکێکی زۆر پڕفرۆشترین خەڵکێکی زۆر بچن بۆ سەیری فیلمەکان. ئەمانە هەمووی کاریگەری هەیە. بەڵێ دەسەکان و خۆشخەندەخان دەستخۆش ئەگەر کۆمنتی بەڕێزێکی کە بێتە سەر شاشەکە بزانین بەهاری ئازادی شتێکی کەی هەیە و زۆر باشە. ئەڵێ کاتی خۆی حەبسەخانی نەقیب ژنانی کۆ دەکردەوە و بەیەکەوە دەیبردن بۆ نمایشی فلم لە سینەماکانی و کاتەدا. ئێستا دوای 90 ساڵ کەچی هێشتا بینینی فلم نەبۆتە کللتوری کۆمەڵگا. ئەمەش گرفتێکی مەزنە. ئێمە ئەم گرفتە مەزنە وەکووتمان دەسەڵاتی چێکە لە هۆکارەکان لەو بوارەیە. دەسەڵات ئەتوانێت بە بەندێکی یاسایی ڕێگە نەدا مەلایەک سەر بە ڕەوتێکی ئیسلامی سیاسی بە وڵاتێک بێ خوتبەیەک بدات شانۆیەک ڕابگرێت بێ فیلمێک ڕابگرێت ئەبێ دەسەڵات بێ ڕێگە لەمانە بگرێت. ئەبێ دەسەڵات یاسایەکی هەبێ ڕێگە بەوە نەدا حزبێک بێت فیلمێک بشتێنێتەوە نێڵێ و فیلمە لێ بدرا. ئەبێ دەسەڵات حکم یاسا ئەو دەسەڵاتە لەو حزب و لایەنە ئیسلامی و لایەنە بازرگانانە وەرگێتەوە. جاری وایە بازرگانێکە نایامێت. ئەمە پێویستمان بە ئەوەیە ڕێکارێکی یاسایی جێبەجێکار تۆکمە هەبێت سربەخۆ بێ دابڕاو بێ لە حزب و لایەنەکان. ئەمە یەکێکە لەوە گەرەوە نەبێت ئەو گرفتە هەر بەردەوامە بێ ئەبێ ئیشی بۆ بکرێ. بەڵام ئێمە کەسانی دڵسۆزمان هەیە ئەبێ لە ڕێی سوۆسیال میدیاوە ئێمە زەختێکی زۆر بکەین. وەکو لەم ڕۆژانە سوۆسیال میدیا زەختی زۆر گەورەی کرد ئەو بە تایبەت لە عێراق لە خوارەوە زەختی زۆر گەوریان کرد. ئەبێ بیکەین ئەبێ هەوڵدێن بەردەوام بین. ناوەکە بەڵێ دەڵێت وەک مزگەوت هەر جێگایەک کۆمەڵێک خەڵکی تیا بوو ئەبێ هۆڵێکی سینەمایی شانۆیی تیا بێ. مەبەستی ئەوەیە کە لە هەر شوێنێکە لە هەر کۆڵانێکە لێرەکە مزگەوتێک هەیە پێویستە هۆڵێکی شانۆیشی تیا بێت. ئێمە ئەبێ ئاگامان زۆر لەوە بێت ئەگەر نەکەر مزگەوت کەنیسا هەر شتێک هەر یەکێک لەوانە یان مەقەڕی حزبێک یان بارەگای کەسێکی دەوڵەمەند کامپانیەک کە لەو جیانە دانرێن ئەمانە چەند لە خزمەتی مرۆڤایەتی چەند خزمەتی پەروەردە و گەشەدانی چاکسازی کۆمەڵگان.
یعنی چەند مزگەوت هەیە ئەبێت تو هەڵدێ ئەوەنە هۆڵی سینەما و شانۆژ دروستکەیت ئەبێ هۆڵی وشارگەری ئێمە پێویستمان بە ئەو سنتەرانەیە ئەو جێگانەیە خەریکی وشارگەری مناڵانمان من میلەتمان من با خەریکی عیبادەت و نوێژ و هی خۆی بێت جیا بکرێتەوە هەنێ شتێ بێت جیا کرێتەوە یعنی بەداخەوە ئێستا هەنێ لە مزگەوتەکان بۆ مەرامی لایەنە سیاسیە ئیسلامیەکان خەریکە قوتابخانەکانش نامێنێت ئەنیۆنەی مزگەوت کراوەتەوە قوتابخانە و سنتەری بابڕێن جێگای تەندروستی نییە یعنی عیادەی تەندروستی نییە کە خەڵک نەخۆشەکەوێ پێویستی بەچی بێت خەڵک نەخۆشەکەوێ ڕوا ئەوەی جێگای دوعا و نیشتە هەیە ئەوەنە جێگای خەسەخانە نییە ئەمە بێجگەلەوەی سینەما و بێجگەلەوەی شان و بێجگەلە سنتەری ڕۆشن بیرەکان کە لەم وڵاتانە زۆر بایەخی پێدەن یعنی سەیری شەکەن لەم وڵاتانە سەیری شەکەن کامیان پێویستە بۆ جێگەیە سەیرەکەن بە بڕ ئەڵێن ئەم ناوچەیە ئەوەنە بڕی کریسیانی لێیە کەنیسەیەک زیاتر هەڵناگرێت بەڵام لەو جێگەیە لەوەیە بڵێن با دوو سینەمای لێبێت دێن سنتەرێکەکەنەوە بۆی گەنجەکانیان بڕۆن لەوێ وەرزشکەن چالاکی ئەدەبی بکەن چالاکی هوەری بکەن ئەمانیان زۆرە و ئیشی بۆکەن بەڵام جیا کراوەتەوە ئەبێت جیا کرێتەوە کەنیسە دین ئیسلام جوولەکە ئیشی خۆی چییە ئیشەکەی خۆی بکات نەڕاتە ناو سیاست نەڕاتە ناو بوارەکانی تر دەست نەخاتە ناو بوارەکانی تر تەنانەت لە خوێندنگاکان لێرە خوێندنگەی تایبەت هەیە بە هەرێکێ لەوانە بەڵام لە خوێندنگە گشتیەکان هەر بۆی نییە باسی دین کات بۆی نییە باسی حزبی جمهوری و حزبی دیموکرات کات نابێت ڕێگەی نادەن چونکە ئەیانوێ کۆمەڵگایەکی تەندروست دروستکەن بۆ هەتایە مڵکی یەک لایە نییە ئەمە یەکێکە لەو بابەتانی کا و باسی کرد باسی کرد دەستی خۆش بێ کاکاوە زۆر باشە ئەسیا مەجید دەڵێت ڕاستەوە بووە لە ڕۆژانی پشوودا ئەچوین چەند فیلمێکمان ئەهێنا بۆ 2 ڕۆژ و دوایی دەمان بردەوە ئەو کاتانە بوو کە باسی ئەومان کرد دوکانەکان هەبوون بەڵێ وا بوو ئەوە هەموومان زۆر بەمان یادگاریمان لەگەڵەوە هەیە کاتگیلال شاکر ئەڵێ زۆر جار باس کراوە بەڵام دووبارەی ئەەکەمەوە با لە گەورەترین کێشەکانی فیلمی کوردی سیناریۆیە بەداخەوە لەم 2-3 ساڵە هەرچی فیلمی کوردیم بینیوە کێشەی سیناریۆی هەبووە تەنانەت هەندێک جار یاسا سەرەتاکانی سیناریۆش ڕەچاو ناکەن پارە و ئێنەرجیەکی زۆر سەرفکراوە بەڵام بەداخەوە کێشەی سەرەکی سیناریۆ بووە بەڵێ وەکو منی شەر لە باسەکەما باسم کردێمە بێت لە سیناریۆ دەست پێ بکەین سیناریۆی باش نەبێت دەرهێنەری باش زۆر کەمە بتوانێت سیناریۆیەکی خراپکە بە فیلمێکی باش ڕاستە دەستە خۆش بێ کاک بیلال بە دڵنیاییەوە سیناریۆی باش زۆر زەرورە ئەگەر نەبێت ناکرێت نابێت کەیترمان هەیە کاکسۆران زۆر باشە ئەڵێ بە بۆچوونی بەڕێستان چی بکرێت تاوکو سینەما لە کوردستاندا با دامەزراوەی بکرێت چونکە دروستکردنی هۆڵی زۆر و گوندی سینەمایی گەورە وەک ستۆدیۆی گەورە لە شارەکاندا هەروەها فێرگەی سینەما بۆ پێگەیاندنی کادری سینەمایی لە هەموو بەشەکانی سینەما هەر لە سینارێست و دەرهێنەر و کامێرا ڕابەر و ئارت دیزاینەر و هەتا دوایی واتە پێش هەموو شتێک ئەگەر ئەم سێکتەرە بە دامەزراوەی نەکرێت دوای 10 ساڵی تر هەر ئەم گرفتانە باسی لێوەکەینەوە با بۆچوونی بەڕێستان چ میکانیزمێک ئەم گرفتە چارەسەر ئەکات سۆرانجان هەموو ئەم شتانی کە باسمان کرد لە بابەتەکەمان باسم کردەوە نە هەموو کێشەکانم ئێمە کێشەی زمانە بێ ساخکەینەوە ئێمە نەریتە بێ ساخکەینەوە ئێمە کێشەی ئاینە بێ ساخکەینەوە ئێمە بێ هۆڵەکان باشکەین هەموو پێویستن هۆڵەکان با نەڵێن هۆڵی زۆرمانەیە بەڵام فیلممانێ بەڵام هۆڵەکان پێویستن با ببێت بە هەر فیلمی کوردی دانەنن بڕۆ فیلمی ئێرانیان هێناوە زۆر باشەوە ئێستا فیلمێکەڵێن لە ئێران یا ساخ کراوە نایڵم ببینێ بەڵام بۆ کوردستان دێت با فیلمەکانیەکان بێنن
بۆی فیلمە جیهانیەکانە بن فیلمە باشەکان ئەبن بە سەرچاوەیەک بۆ فیلمسازانی ئێمە بۆ فێرخوازانی فیلمسازی ئێمە پێی گەشاکەن کەواتە هۆڵەکان پێویستە بەڵام لە هەمووی گرنگتر ئەبێ هەوڵدەین ئیش بۆکەین بینەر ڕوانەر زۆر هاندەین زۆر کۆکەینەوە ئەبێ سوۆشیال میدیاکانمانیش بۆ بکەن ئێمە یەک دنیا سوۆشیال میدیا ئێستا هەیە هەر لە ڕێی فەیسبوک و لە ڕێ پەیجەکانی ترەوە هەر هەمووی باسی فیلمسازیەکات ئەما نابێ هەر هەمومان یەکمان خۆش بێ بە پشتی یەکتری ئیشی بۆ بکەین یعنی فیلمسازان بەتەنها ناکرێت و من ئەزانم من خۆم لێرە گەلێ جار سەیری فیلمسازانەکەم ئەو خەڵکانەی کە دێن سەیری وانەکانەکەن سێری لایڤەکانەکەن ئەزانم کێو دێن خەڵکەیە فیلمسازانە فیلمسازە لە بواری فیلمسازیە ئیشەکات تا ئێستا نەمبینیوە بێت ڕاستە ئەی باشە ئەوە 105 جوانت پێشکەش کراوە 105 جوانەیە هەمووی سەرچاوەیە سوودی لێکێکی نەبینی دەستخۆشی لە کەسیانی نەکردو برادری نزیکی خۆی هەیە کاکە سەرکەوت نا لەبەر سەرکەوت بەیە چاوەکە وازە سەرکەوت بێنە بەڵام برادری نزیکی خۆت هەیە شەو ڕۆژ بە یەکەونە بۆ سەریوانەکەی نەکردووە خۆ ئاستیشی بەرزە کەسانی تایە دکتۆرایە پرۆفیسۆرە کەسی زۆر زیرەکمان هێناوە ئەو نیە خۆ کەسە هینەکان بنی جا ئەمە هەر هەمووی جارە بێ ئەو خۆ بەکەم زانینە بشتێنینەوە و ئەبێ لەوە دەرچین ئەوە جیاکەینەوە ئەگەر مەرحەبایید لەگەڵ سەرکەوتانی ڕقل لە سەرکەوتە بەڵام بڕۆ جۆ لەوانەکەی بگرە قیچێکە بەڵێ یعنی تۆ سوود لەوانەکەی بینیت و بابەتێکی پێشکەش کردو مڵکی میلەتە مڵکی سەرکەوت نییە ئێستا ئەم وانەیە ئیتر مڵکی سەرکەوت نییە مڵکی فێرخوازانش نییە مە مڵکی میلەتە ئەبێ بە سەرچاوەیەک بۆ هەموو فێرخوازان لە هەموو زەمانێکە بەتاکید زۆر باشە کاک چۆمان ببوورە چۆمان دێوانە دەڵێت ئایا چەند ئەستێرەی سینەماییمان هەیە ئایا بۆ فیلمەکان هیچ کۆنتاکتی لەگەڵ بینەردا نییە ئایا ساڵی چەند فیلم دروست ئەکەن هونەرمەندان و ئایا لە نەتەوەکان تاوەکو ئێستا بۆ هەر دەموچاوی دووبارە دەبینین ئایا بۆ هونەرمەندان متمانە بە گەنج ناکەن تاقییان ناکەنەوە لە چەند فیلمێکدا مەبەست لێرە دیارە مەبەستی ئەوەیە کە هونەرمەندی کۆن بەکارهێننەوە ئایا هونەرمەندان فیلم بۆ سینەمای کوردی ئەکەن یان بۆ خۆیان فیلم ئەکەن و چۆن بازاری سینەما دروست ببێت کاتێک هونەرمەندان حیزب و شەخص بە پیرۆستری ئەزانن لە سینەما ئایا زۆری زاراوە کاریگەری چییە لە سینەما کاک سەرکەوت پرسیارەکان زۆرن اینجا نازانم چۆن وەڵامیان ئەدەیتەوە ئاخر ئێستا بەسەرن ئەو باسی زۆری زاراوە کرد مەسەر زاراوەکان هیچێکە لە گرفتەکانمە ڕاستە وایە دەسەڵاتی کوردی لە نەوەتویە کە هات زمانی ستانداردی دروست کردایە نەک زمانی ستاندارد ئەبواە پیتی عەرەبی بگۆڕایە بە پیتی لاتینی چونکە پیتی لاتینی زیاتر جیهانیە و ملیۆنمان لە باکووری کوردستان بە لاتینیە نووسن لە کوردستانی سوور بە لاتینیە نووسن کوردستانی ڕۆژاوە بە لاتینیە نووسن ئەی بۆ نەیان کرد بە لاتینی ئەمە ئەبوو بە یەکێک لە هۆکارەکان بۆی لێکتریتە بکەین ئەوایە دەسەڵاتی کوردی کردایە وایە دەسەڵاتی کوردی هەر لەگەڵ لە نەوەتویەک هاتنە خوارەوە پەروەردەی خوێندنیان وا لێ بکردایە هەموو مناڵێک پێش هەموو شتێ درۆی لە مێشتی خۆی دەرکردایەتە دەرەوە بۆ ئەوەی ئەو مناڵە وای لێ بەهاتایە ئەمڕۆ ئەو مناڵە گەندەڵی بنە بڕە کرد بۆ نەیان کرد ئەمە ئیشی بەڵام مەسەرەن حەزبەکان کە یارمەتی ئەموو ئەوەدەن ئەمە یەکێکە لە گرفتەکان ئەمە باسمان کرد ئەبێ سینەمای کوردی لەوە دەرچێت یعنی هەر کاک چۆمان دێوانە خۆی ئەبێ هەوڵدا بە دەوری خۆیە بڕوا خەڵک تەشجیعکات بچن بۆ فیلمەکان و پارەی پێ بدەن و بیکڕن ڕاستە نێڵێت هیچ کەسێک فیلمێک ببینێ بە قاچاخ بەڵێ کۆپی کردبێت خۆی توانیەتی ئەوە بکە با خۆیەوە بکە با من لە خۆمەوە دەست پێ بکەم با کاک چۆمان لە خۆیەوە دەست پێ بکە بەمە ئەتوانین ئەو بازاڕە دروستکەین بەمە ئەتوانین ئەو ڕێڕەوە بگۆڕین اینجا پێم وایە کاتەکەمان زۆر درەنگ بوو و پرسیاری زۆرە بەڵام من حەزەکەم لە کاتی تایبەتە جوابی یەکە بە یەکەیان بدەمەوە
زۆر چاکە زۆر سوپاس بۆ ئەوانەی کە بەشداریان کرد خۆشحاڵ بووین بەرنمەکە وانەکەیان جوانتر کرد بە دڵنیاییەوە جێی فەخرن بەردەوام ئەوان جێی شانازی بوونەوە و وانەکانش هەموو وانەکەمان بە بۆچوونەکانی ئەوانەوە جوانتر و تێر و تەسەلتر بوو بە دڵنیایی کاک سەرکەوتگیان سوپاس بۆ وەڵامدانەوەی هەموو پرسیارەکان زۆر بە ڕوونی بە ئاشکرایی بە باشی باست لە هەموو کێشەکان کرد و چارەسەریشت بۆ هەموو کێشەکان دۆزیەوە دەستەکانت خۆش بێ سوپاس بۆ ئەوانە پڕچێژە منیش زۆر زۆر سوپاسی ئامادەبوونی تۆکەم بۆ ڕێخستن و بۆ گەشەدان و گەرم و کوردکردنی بابەتەکەمان تەنها ئەوە ناڵێم با هەوڵ بێن هەمومان پێکەوە داعمی یارمەتی فیلمەکانمان بدەین بە باش و بە خراپیەوە ئەوەی کە خراپیشە مەڵێن خراپە بڵێن خراپە یعنی وەکو ڕخنێکی علمی لێ بگرن بۆی باشتر بکرێ بەڵام مەیشتێنەوە یارمەتی بدەن چونکە ئەو کەسە کە هاتووە ئیشێ بکات بە دڵنیاییەوە ویستێتی فیلمەکەی بگاتە ئۆسکار بە دڵنیایی بە دڵنیای ویستێتی پڕفرۆشترین فیلم بێت بەڵام ئیتر نەیتوانیوە ئەوە کۆمەڵێک گرفت و کۆمەڵێک کێشە هەیە ئەوانە لە بەردەمیابوونە با ئێمە هاوکاری بین ئەو کێشانەی چارەسەرکات و هاوکاری بین پارەی بە فیلمەکانیان بدەین ئەگەر بەدڵیشت نییە بەس پارەی پێ بە قەیچێکە یعنی دۆلارێک $10 لە من کەم نابێتەوە بەتەکیت بەڵام هەر یەکەمان $10 بدەین ئێمە 20 ملیۆنی لەو 20 ملیۆن ئەگەر ملیۆنێکمان هەر یەکەی $10 بدە تااقەتی و ژماردنەم نیە بزانە چەندەکە و چۆن گەشە بە بازاری فیلمی کوردیە دەین ڕاستە بە دڵنیایی دەستی هەموو لای من تەواو نازانمیتر زۆر چاکە دەستی تۆش خۆش بێ منیش خۆشحاڵ بووم کە بەشدار بووم لە موانەیە هەڵبەت لە وتەکانی تۆوە چەندین قسەم دەستکە و چەند سوودێکم بینی منیش لەم ڕۆ بە دواوە توانم زیاتر کچەکانم هاان بدەن بۆ ئەوەی سێری فیلمی کوردی زیاتر بکەن جارێکی تر سپاس بۆ هەموو وتەکانت چاوەکەمی لە خزمەتان بەڵام ئەمەشمان هەیە فیلمسازی ئێمە تا چەند توانیانە بە جۆرەی تەمەنەکان ئەوە زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە ڕاستە ئەوەش زۆر گرنگە سەیری فیلم کارتۆنەکەن ئایا چەند تااقەتیان لێ هەیە ئەوە معناوە گرفتێکی گەورەمانە ئەبێ ڕەچاوی ئەوە بکەن وەکو ستانداردە جیهانیەکە زۆر چاکە دەستخۆش سپاس بۆ هەموو ئەوانەی کە بینەرمان بوون و بەشداریان کرد لەگەڵمانە داوای لێبوردنەکەین لەوانی کە نەمانتوانی کۆمنتەکانیان بخوێنینەوە هەڵبەت کاک سەرکەوت بە تایبەتی وەڵامیان ئەداتەوە دەستخۆشیم بۆ هەموو لایەک ڕێزم قبول بکەن کاتێکی خۆش کاتێکی ئارام خواتان لەگەڵ کاتێکی خۆش